بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیام لە کەشوهەوایەکی بەفراوی و زستانیدا سڵاوێکی گەرمتان پێشکەش بێت. سڵاوتان لێبێ خۆشەویستان، منیش خۆشحاڵم لەم کەشە بەفراویەدا بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە بۆ ئەوەی بتوانین ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. پرۆگرامەکەمان ئەمڕۆ لە سێتەوەری سەرەکی پێگاتووە، چارەنووسی دەرچۆدانە مەزراوەکانی هەرێم. تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت قسە و باسی زیاتری لەبارەوەکەین کە ئەوانەی دەرچوون و دانە مەزراون تا ئێستا، چارەنووسیان لە سایە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەکوێ دەگات و ئایا سەرنجام ئەمە ئەوانیش بە مافی خۆیان دەگەن یانە، چۆن نرخی زێڕ و درا و نەوت دیاری دەکرێت لە بازاڕەکانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەت، پرسە گرنگەکانی ناو سۆشیال میدیا کە تەوەرێکی هەفتانەی بەرنامەکەمانە بێ قسە لەسەر بابەتە گەرموگوڕەکانی ناو سۆشیال میدیا دەکەین و بە میوانداری شارەزایەکی بوارەکە پرس و کەنگەشەی زیاتری لەبارەوە دەکەین. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان دەبن. وەک هەمیشەش لەم کەشوهەوا سارد و بەفراویەدا دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. ئەگەرچی تەنها دەستپێکی بەرنمەکەمان لە ناو ئەم کەشوهەوا زستانیەدایە، چونکە دیارە هەوایەکی زۆر ساردی هەیە. لە دوای بڕگە سەرەتاییەکان و دەستپێکەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ ئێمە دەچینەوە ناو ستۆدیۆ لەوێ خزمەتی میوانەکانمان دەکەین، بەڵام لە ئێستادا دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان کە بزانین چ گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکان داهاتوو. بە تایبەتی تەوەری یەکەمی بەرنامەکەشمانەوە گاوکارم کاکراز باسی کرد، قسەکردنە لەسەرەوەی کە چۆن نرخی دراوەکان بەرز و نزم دەکرێت، چۆن نرخی زێر نرخی نەوت هەمووەمانە دیاری دەکرێت بە میوانداری میوانێکی زۆر تایبەتمانەیە. بۆیە دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان. یادەوەری بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمانە. بەفر بە درێژایی مێژووی پڕچەرمەسەری کورد دەیان ڕووداوی تراژیدی بۆ ئێمە تۆمار کردووە. بالەم کەشە بەفراویەدا بچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو مێژووە گرنگانەی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە کامانە بوون و چی بوون.
یەکی دوی ساڵی 1970 دەستگیرکردنی ئەحمەد عۆرابی و هاوڕێکانی دوای ئەوەی ئینگلیزەکان چوونە ناو شاری قاهیرەوە و کۆتاییان بە جوڵانەوە نیشتیمانەکەی میسر هێنا کە دژی داگیرکاری بەریتانیا هەڵیان گیرساند بوو. یەکی دوی ساڵی 1970 گەڕانەوەی ئیمام خومینی لە پاریسی پایتەختی فەڕەنسا بەرەو تارانی پایتەختی کۆماری و جۆشدانی خۆپیشاندانەکانی ئەو وڵاتە و پاشتر جڵەوگرتنی خۆپیشاندانەکانی ئەو وڵاتە و سەرکەوتنی شۆڕشەکەی لەو وڵاتەدا دوایمانەوەی 15 ساڵ لە دەرەوەی ئێران بەتایبەت نەجەف و پاریس ئیمام خومینی لە ڕێکاسێتەوە پەیام و سەرنجەکانی خۆی دەناردە شوێنکەوتوەکانی بۆیە بە شۆڕشەکەی دەگوترێت شۆڕشی کاسێت. خومینی بە سەرکەوتنی شۆڕشەکەی کۆتایی هێنا بە حکمی 54 ساڵی پڕلاستەم و نادادی بنەماڵی پەهلەوی لە ئێراندا کە لە ساڵی 1921 بە کودەتایە کاتنە سەر حکم و ساڵی 1970 کۆتایی بە دەسەڵاتیان هێنرا و تەنها ڕەزاشا و حەمە ڕەزای کوڕی ئەو دوو پلەیەیان لە دوو کاتی جیاوازدا وەرگرت. هاوڕێیانی خومینی دەگێڕنەوە لە پاریسەوە تا سەر ئاسمانی تاران خەوتووە و پاشتر هەستاوە نوێژی سونەتی کردووە و کاتێک جۆش و خرۆشی ملیۆنان هاوڵاتی وڵاتەکەی دیتووە ڕۆژنامەنووسێکی ناودار لێی پرسیوە هەستت چییە و چۆنە؟ خومینیش گوتوێتی هیچ وەک ئەوەی کە خۆی هۆکاری یەکەم و کۆتایی شۆڕشەکە بووە. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت. بەرنامەی یابڕگەی یەکەمی بەرنامەکەمان تایبەت قسەکردنە لەسەر چارەنووسی دەرچووە دانەمەزراوەکان بەکوێ گەشتەوە بە تایبەتی چەندین جار خۆپیشاندانی سەرتاسەریان کردووە لە بەردەم ئەنجومەنی وەزیران پەرلەمان لە بەردەم ناوەندە دەسەڵاتدارەکان لە شارەکان داناهمووی کۆبوونەتەوە. دیارە بەدەیان هەزار دەرچووی دانەمەزراوانەیە کە تا ئێستا فارزوتەنی بلا تەکلیف ماونەتەوە بە بێکاری دەسوڕێنەوە نازان چارنووسیان بەرەوکوێ دەڕوات. بۆیە ئەمانە نیگەرانن ناڕازین جارێکی تریش بڕیار وایە کە بەیانیە کردبوونەوەیەکی بەرفراوان لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر ساز بکەن بۆی کە بزان چارنووسی ئەمانە چی لێتێت. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز کۆژین جەمال یەکێک لە نوێنەری دەرچووە دانەمەزراوەکانمان کردووە بۆ قسە و گفتوگۆکردن لەسەرم بابەتە کا کۆژین زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین سەرەتا باسی بەیانی بکەین سبەینی خۆپیشاندانەکەتان یاگرتبوونەوەکەتان جیاوازە لەو خۆپیشاندان و ناڕزایی کە لە ڕابردوو تا ساستان کردبوو؟ بەڵێ بێگومانێمان پێشتر خۆپیشاندانی فراوانمان لە سەرجەم شارەکان ڕاگەیاند بوو بەڵام وامان بە کاریگەرتر زانی کە هەمومان خۆپیشاندانێکی فراوان لە ناوەندی دەسەڵات لە بەردەم ناوەندی دەسەڵات کە ئەنجومەنی وەزیرانە چونکە هۆی هەموو کێشەکانی ئەم وڵاتە بێپلانی ئەو ئەنجومەنی وەزیرانەیە بێخەمی ئەو ئەنجومەنی وەزیرانەیە بۆیە لەوێەوە بڕیارمان داوە فشار بکەین بۆی کە ئەوەی کە تێکیان داوە خۆیان چارەسەریکەن خۆیان ئەوەی کە بە گەنجیان کردووە خۆیان چارەسەریکەن و دامەزراندن بکەنەوە و هەلی کار دابین بکەن. زۆر باشە سبێنێ چۆنی بڕیارە کۆ ببنەوە دروشمەکانتان چیە داواکاریەکەتان هیچ جیاوازیەکی ئەکا لەگەڵ ناڕزایەکانی ڕابردووتان؟ بەڵێ دروشمەکانی ئەم جارەمان تەبعاً تونترا تۆ گەرەیەکێک بە جوی لێت نەگرت جارێ بانگیەکەی ئەگەر جاری دووەم هەر بانگ کردەوە جوابی نەدایتەوە بێگومان بەهێزتر بانگیەکەی ڕەنگە ئەگەر بەم شێوەیە بڕات بەم بێخەمی ئەوان بڕوا ڕەنگە تونند و تیژیشی لێ بکەوێتەوە چونکە گەنجێک ئامادە بێت لە پێناو ئومێدێکی کەم بۆ گەیشتن بە ئەوروپا خۆی لەو ڕێگا بدا بە ناوچوون و بەخنکاندن بەلای شێوە ئاسایی ئەگەر خۆی ئینتیحاریان ڕوبەڕێم دەسەڵاتە بێتەوە مەبەستم لە ئینتیحاریان ئەوەی کە بەو پەڕی هێزەوە ڕوبەڕوویان بێتەوە ڕەنگە یەکێ لە دروشمەکانی شۆڕشی فەڕەنساوە بوو لە ناخی هەر تاچێکدا تووڕێیەکی نووسوو هەیە ئەم تووڕێی نووسیوە کاتێکی هەیە و بێگومان چالاکە بێ و ئەو کاتە ئەوە ڕائەماڵێکە ئەمان زۆر باشە ئێمە لە مانگی ڕابردوو بە تایبەت لە سەرەتاکانی مانگی یەکە کاتێک کە خۆپیشاندانی سەرتاسەری بەس لە ناوچە ڕانیە چەمچەماڵ هەولێر سلێمانی هەڵەبجەی شەید کرا دەرچووە دانەمەزراوەکان ئێمە ڕووماڵێکی تایبەتمانە وەکو بەرنامەکە بەڵام
ڕێژەیەکی زۆر کەم لەو قوتابیە دەرچوە دانەمەزراونە ئامادەیان هەبوات بوون لەسەر شەقامەکان تا چەند ئومێدتان هەیە سبەینێ کە وەکۆڵە زەنگێکی یەکلاکەرەوەی بەدەسەڵات ژمارەگەلێکی زۆر لەو دەرچوە دانەمەزراون بێنە بەردەم ئەنجومەنی وەزیران لە کاتێک ئەگەر قوتابی لە ماڵەکەی خۆی لە سلێمانی نەتوانێت بچێتە بەردەم قام یان بۆونە پارێزگای سلێمانی چۆن لێرەوە بوونە ئەوەندە حوسڵە و تااقەتی هەیە بچێتە بەردەم ئەنجومەنی وەزیران. بەڵێ خۆی یەکێک لەو هۆکارانەی کە کەمترین ڕێژەی گەنج بەشدارە بێ لە گرتبوونەوەکان و خۆپشاندانەکان بێ ئومێدکردنی گەنجە. یعنی ئەوان ساڵانێکی زۆرە ئیش لەسەرەوەکەن گەنج بێ ئومێد بکرێت. هەر ئەمەش بۆتە هۆکارەوەی کاڵی خۆپشاندان گرتبوونەوەی هێمنانە. یعنی باوەڕێن بە گەنجی ئێمە باوەڕی بە گرتبوونەوەی هێمنانە و خۆپشاندانی هێمنانە نەماوە. ئیلا ئەڵێ توندوتیژی و ئێمەش ئەوەمان نەویستووە لە قۆناغی یەکەمدا. بۆ بەیانیش ئامادەکاری تەواو کراوە پاس ئامادە کراوە لە سەرجەم شارەکانەوە تەبەن بە سوپاس و بۆ ڕێکخراوەکانی چالاکی مەدەنی کە پاسیان بۆ ئامادەکردن لە هەر شارێک بە ناوی و دەرچوانە نووسراوە کە یانەوێت بەشداری لەو گرتبوونەوەی بکەن. ئێشاڵا گرتبوونەوەکە فراوانە بێ و بەهێزیەوە دەچینە زۆر باشە کاکۆژین لە خۆپشاندان و ناڕزایی مامۆستایانی کاتی کە موچە بووە بە ڕووبعام موچە بینیمان کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ مامۆستایانە لەسەر جا دەبوون هەندێک لە پەرلەمانتارەکان پشتیوانی خۆیان بۆ فەرمانبەران و مامۆستایان دەردەبڕی بەڵام توێژی دەرچوودانە مەزراوەکان توێژێکی گرنگن ڕێژەشیان زۆرە چەندین ساڵە لە 2012 تا ئێستا و 8 ساڵە دامەزراندن بە فەرمی و بە شێوازێکی گشتی نەبووە. هیچ ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی هیچ ڕێکخراوێکی تایبەت بە خوێندکاران و قوتابیان تا ئێستا پشتیوانی خۆیان بۆیەوە دەربڕیوە لەوەی کە لەگەڵتانە لەسەر شەقامەکان لە ناڕزایەکانە وجودیان هەبێت. بە سوپاسەوە بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەندێک ڕێکخراوی دیکەی مرۆڤ دۆست دەستی هاوکاریان بۆ ئێمە درێژ کردووە و سەرڕای ئەوەش فشاریان نەخستۆتە سەرمان بۆ ئەوەی لایەنداری بکەین یان بە بەرامبەرێک ئەمەمان بۆ بکەن تەنها لە پیشەیانە ئیشەکانی خۆیان کردەوە ئێمە زۆر سوپاسیانەکەم ویسە ناوەکانم بیر نییە تاوەکو ناوەکانیان بڵێم بەڵام لە زۆربەی شارەکان ڕێکخراوەکان هاوکاریان کردوین و چالاکانی مەدەنی و ئەندامانی پەرلەمانیش بەشێکیان و تایبەتی ئەوانەی کە لە ئۆپۆزیسیۆنن یا ئۆپۆزیسیۆنەوە نزیکن پشگیری ئێمەیان کردو بەڵام ئەمە تا ئاستێکە تەبەقی سەرەوەی دەسەڵات هەروەکو خۆی لە نووسێتی ئەماوەتەوە لە بێخەمیایە پێم وایە دووجار خۆپشاندانی سەرتاسەریتان ئەنجام داوە هیچ وەڵامێکتان وەرگرتووە لە ئەنجومەنی وەزیران یاخود لە یەکە ئیداریەکان کە لە محافەزەکانە بەتێبێت خۆپشاندانتان کردو بۆ لە سلێمانی چوونەتە بەردەم پارێزگا هیچ وەڵامێکتان وەرگرتووە لەوەی کە ئەنجامی ناڕزایەکەی ئێوە بەکوێ گەشتووە کێ تا ئێستا گوێ لە داواکاریەکانتان گرتووە کە کار بەدەست بێ و دەسەڵاتی هەبێت لە دامەزراندنی ئێوەدا. بەڵێ لە دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە گفتوگویان لەگەڵمان کردو و کۆبوونەوەشمان کردووە لەگەڵیانە ئەنجامی کۆبوونەوەکە ئەوە بووە کە دەڵێن پێویستە لە سەرجەم وەزارەتەکان ئەم حکوومەتێکی چاکسازی وەکو خۆیان دەڵێن لە سەردەم وەزارەتەکان چاکسازیەکەن میلاکات ڕێکەکرێتەوە خانەنشینی قەرار وایە 40,000 کەس خانەنشین بکرێت و لە جێگەی ئەمانە بە ئێمەیان وتووە 1 تا 20,000 دەرچووی دانەمەزرا و دامەزرێنێت بەڵام ئەمە جارێ بەڵێنە و هێشتا نەبووە بەکردارە هێشتا ئێمە چاوەڕین و چاودێریەکەین ئەوەی کە بەوردی ئەمە جێبەجێ بکرێت. لە یاسای چاکسازیدا بڕیاروا بوو یا دەتوانرا وەک بەشێک لە پەرلەمانتارەکان باسییان دەکرد زیاتر لە 100,000 هەلی دامەزراندنیش بڕوخسێنن. ئێوە هیچ ناڕزاییەکتان لەسەر یاساکە نەبوو یاخود ئەگەر لێرەیە بەڵێنێک و شوێنێک نەکرابێتەوە بۆ دەرچوو دانەمەزراوەکان کە هەلی دامەزراندنیان پێ ببەخشێت ئایا چاوەڕێ دەکەن لەوەی چاکسازیەک بێتە ئاراوە لە کە حکوومەتی چاکسازی پێدەوترێت ئێوە دابمەزرێنێت؟ بەڵێ چەند بڕگەیەک لە یاساکە ئەو بوو کە کۆمەڵێک ئەندام پەرلەمانیش پشتگیریان کرد کە بەو پارەی دەگەڕێتەوە خەزێنەی دەوڵەت کۆمەڵێک چینی کە سوودمەند بنی چەلەوانە کەمەندامان و کەمترین خانەنشینی و دەرچوانی دانەمەزرا بوو کە ڕێژەی چەندێدا بمەزرێ بەڵام ئەم بڕگەی کە ڕێژەیەک لە دەرچوانی دانەمەزرا و دامەزرێ وەکو هەموو بڕگە چاکەکانی یاساکە لابرا شەلەل کرا ئیشی لەسەر نەکرا تەنها ئەو بڕگانەی پەسەند کرا دەنگی لەسەردرا کە پارە ئەگەڕێنێتەوە بۆ حکوومەت پارەکەش ئەگەڕێتەوە بۆ
دوو حیزبی دەسەڵات و لێەوە کەس نازانێت چێتەوە چۆ ئەوە ینی ئەم جارە ئێمە نەکهرەوە پێمان وایە ئەو پرۆسی چاکسازیی کە لە پەرلەمانەوە یاسای بۆ دەرکرا تەنها گەڕانەوەی پارە بۆ خەزێنەی هەردوو حیزبی دەسەڵات. زۆر باشە دەستپێکردنی ناڕزاییەکانتانە لە بەیان نامەکەتانە زۆر تەرکیزتان لەسەر ئەمە دەکرد کامە جوڵەیەکی مەدەنیانەیە بەبێت توندوتیژی هێشتا لەسەر و ینی مەبەستم مەدەنیانە و توندوتیژیەوە نیەکەوە شەڕەنگێز بن بەڵام هێشتا لەسەر و نمەتە نەرمونیانە ماون یاخود لە دوای دووجار خۆپشاندانی سەرتاسەری کە ئێستا وەڵامتان نەدراوەتەوە بە تەماهەن سبەینە یا لە داهاتوودا تووڕەتر ببن. بەڵێ سەبارەت بە خۆپشاندانی سبەینێ تا ئێستاکێنە تەنها شێوازەکەی یعنی ماوەکەی درێژتر لە خۆپشاندانەکانی کە ئەوشمان کۆبینەوە لەوانە چۆنڵی ئەوێ چۆن ناکەین تاوەکو وەڵامێکی مقنعمان پێدەن ئەو کراوە بەڵام بێگومان خۆپشاندان گربوونەوەی ناڕزایەتی خەباتی مەدەنی لە هەموو وڵاتێک سەرەتا بە هێمنی دەست پێەکە بەڵام ئەگەر دەسەڵات بێدەنگ بوو بێ هەڵوێست بوو بێگومان ڕۆژ بە ڕۆژ بەرەو تونتر و بەرەو بان ئەو شەیە بەکارنێنم کە بڵێم ڕقەستور بەڵام ڕقێکی چەند ساڵە مەینەتێکی چەند ساڵە وای لە گەنجان کردووە کە تا ڕقیان لە وڵاتەکەی خۆیان بێ دەسەڵاتێکی عبوس چییە ینی بەو شێوەیە بەڵێ زۆر باشە وەک کاکرێز ئاماژێ پێکرد بۆچی ڕێژەی دەرچۆدا مەزراوەکان زۆرن بەڵام کاتێک کە دێنە سەر ناڕزایی ڕێژەکەتان کەمترە. بەڵێ هەر وەک وتم پەیوەندی بەوەیە کە ئەم گەنجە ناومێت کراوە ساڵانێکی زۆرە ئیش لەسەرەوە کرێت کە جوڵی شقام هیچ ئیسفادەیەکی نییە هیچ وەڵام لە هەموو کۆمەڵگەیەکدا تاکە ناومێتکراوەکان زیاتر بە گشت دەسەڵات ئاچنەوە تەنانەت بە گشت دایک و باوکیان ئەچنەوە کە پارەی ڕۆژانەیان بانێت چۆن بۆ منە گەنج کە ناومێت دەکرێت زیاتر بۆ منە بەرەو خۆپیشاندان و هەستان و قیامکردن ئەڕوا بۆچی لە وڵاتی ئێمەدا تەنها مەبەستمەوەی ئایا ڕێکخراوەکانی ڕێکخراوی سەر بە حیزبەکان و خودی حیزبەکانیش ڕۆڵیان نەبووە لە پەرتکردنی دەنگی یەکگرتووی قوتابیانی دانەمەزراو. بەڵێ تا ئیساکێنە ئێمە یەکدەنگین ئێمە ئەوە جیاکاریەکمان ڕوبڕوو نەبووەوە بەڵام وەک ئەڵێم هەموو ئەوان بە هەموو ڕێکخراوەکانی خۆیانەوە بە هەموو ئەو هێز و ئاسایش و دەسەڵاتە کە لە ئێمە هەر لە گەنجان ئەوەی سوپایەکیان بۆ خۆیان دروست کردووە لە ئاسایش و هێزی چالاکی مەدەنی و نازانم چی کە لە قەزایەکی وەکو سەی سادق لە بەرامبەر داواکردنی سەرەتاییترین مافی خۆیانە پێڵاوە خەنە دەمی گەنجێکەوە کە هەر ئەو گەنجانە والم تەبەن والم گەنجاکەن کە چۆنەڵی بە بندیواردایان مەزراندون و بۆ خۆیان ینی ئەمە بەم شێوەیە گەنجیان بەش کردووە نەک بەوەی کە هات بێتن ئەنجومەنەکەی ئێمە بەشکەنیان ئەوە ناپشتی زۆر باش کاکۆژین ئێستا ئەمانەی کە دەرچوەدانە مەزراوەکانن بەچیەوە سەرقاڵن ئایا هەیەە لەمانە بە ڕێگەی واستە واستەکاری و حیزبایەتی و تەسکی حیزبی دامەزرابێت؟ بەڵێ گەنجی دانەمەزراوە چیەوە سەرقاڵە پرسیارێکەوەی کە بە تەسکی حیزبی دامەزرابێت پرسیان بەڵێ بێگومان ژمارەیەکی زۆر لە 2012 حکومت خۆی ئەڵێ ئێمە زیاتر لە 40,000 خەڵکمان خانەنشین کردووە بێگومان جێگەیان بە بندیوارەکانی خۆیان پڕ کردەوە بۆ گەنجانەی کە بە شێوەیە لە شێوەکان لە حیزبەکانی دەسەڵاتەوە نزیکن ژێر بەژێر و ئەم جارێش بۆ ئێمەش نایشارمەوە کە تەرحی دامەزرانی ژێر بەژێر کراوە بەڵام ئێمە لە سەرەتاوە ڕەتمان کردەوە ئێمە بۆوانتان کە سەرقافڵەی ناڕزاییەکانن تەبەن ڕێژەکە بای ئەوەیە و ئەوانەی سەرقافڵەی ناڕزایەتەکەن بەڵام ئێمە ئەومان ڕەت کردوەوە ئێمە داوای فۆرمێکی ئاشکراکەین کە دادپەروەری تێدا بێت ساڵی دەرچوون و کۆنمرە حساب بکرێن نەک شتیکە کە ئەوان پێشنیاریەکەن. وەکو چی پێشنیاریان کردووە؟ پێشنیاریان کردووە بۆ نمونە ئەوانەی کە خۆبەخشن یان ئەوانەی وانەبێژن ئەمان لەلایەک ئەمانەیان پێشنیار کردو کە دامەزراندن لەسەر ئەم بنەمایە بێ بەڵام ئێمە ئەومان ڕەت کردوەوە ئێماڵین پێی ساڵی دەرچوون و کۆنمرە بۆ ئەوی دادپەروەری بەرجەستە بێ لەلایەکی کەشەوە ئەم قسەی کە کردم وتم تەرحی چەند ناوێکیان کردووە و چەند سەد کەسێکیان کردووە تەمەن ئەمەیان ژێر بەژێر نەک هەر خۆبەخشیان ناردووە پەیامیان ناردووە لە شوێنێکەوە بەڵێ زۆر باشە کاتە ئێستا پلانی تازەتان چی هەیە ئەگەر هاتوو بەیانی هیچ جوابێکتان وەرنەگرت لە ئەنجومەنی وەزیرانیش؟
بۆچی تەنها لە ئەنجومەنی وەزیرانیش خۆپیشاندان دەکەن لە ڕابردوودا سەرتاسەری بوو ئێمە ئەنجومەنی وەزیران بە دەسەڵات یەکەمە زانین و بە سەرچاوی یەکەمی کێشەکان زانین من ئەڵێم وەزیری پلاندانە وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە وەزیری کار چیان کردو بۆ وڵاتە ینی کابینی پێشوو ئەمەی ئێستش چی ئەگەن یعنی وەزیری پەروەردەگەر هەر تەنها هەڵهێنانی تەلەبە بێت بۆ وەزارەتی خوێندنی باڵا خوێندنی باڵش تەنها بتوانێت دەرچووی دانەمەزراوە هەڵبهێنێ و بەرهەم بهێنێ و هیچ پلانێک لە داهاتووە نەبێت کە لە وەزارەتەکەی خۆی یان لە وەزارەتەکانی کە با وەزیرەکان بڕۆنە ماڵەوە و وەزارەتەکانیش دابخرێن یعنی لە هەموو شوێنێک کە شتێک ئەکرێ ئیسفادەی خۆی هەبێ یان وەزیری پلاندانان ئەبێ بڵێ چۆنی تۆ لە من ئەپرسی کە گەنجێکم کە مەسئولیاتەکەم کەمتریا لە وەزیرێک بۆ نمونە پێم ئەڵێ پلانی داهاتوودان چییە کە من بێگومان وەڵامی خۆم پێ بەڵام وەزیریش خۆبێت نەک پلانە بێ کرداریشی هەبێ بڵێ چەند کەس لە دەرسۆدانە مەزراوەکانتان لە دەوری خۆتانەوە ئەنجومەنی کە پێکتان ناوە کۆتان کردوێتەوە ژمارەیەکی زۆرە بەگشتی هەموو دەرچوانی دانەمەزرا و ئمێدێکیان لەسەر ئێمە هەڵچنیەوە ئەگەر بە قسەیش بێت پشگیری ئێمەیان کردووە بەڵام ئەوەی کە هەیە زیاتر لە 50,000 دەرچووی دانەمەزرا و لا ئێمە لەو فۆرمەی کە بە ئۆنلاین ئەومان کرد عرزمان کرد پڕکراوەتەوە کێ لەو دەرچۆدانە مەزراوەکان ڕەنگە لە دەرچووی ساڵی چەند بێت ینی تا بێت قەدیمتر بێت ئێستا کۆن بوو بێت وڵی پێشمەرگەی وامانەیە 2006 2007 ناوێنێن پێشمەرگەیە قەیرە دەرچوو ینی مەبەستمەوەی لەگەڵمانایە و ئێستا شوێنە لە هەمووشمان زیاتر ئومێدی هەیە و هاوارەکە بەڵام بۆ ساڵی چەند ئەگەڕێنەوە ئەوانە دەرچووی ساڵی چەندن 2007 و ئەوانەشی تایە بڕاتە بێ من نەمزانیەوە 2008 ئەوانە 2010 هەر زۆر زۆرتیایە بەڵام ئەوەی کە هەیە لە 2012ەوە ڕێژەکەی تر کامل هەمووی ورد و درشتەگرێتەوە چارەنووسی ئەم گەنجە چییە کە لە 2007ەوە تەخەڕۆجی کردووە دانەمەزراوە کە ئەکاتە 13 ساڵ واتە ئەگەر فەرمانبەر بووایە 2 ساڵی تر دەیتوانی بە یاسا خۆی خامشین بکات ئەم پرسیارە بێت لە من بکرێ و لە هەموو گەنجانە بکرێ چارەنووسی تۆ یان ئەوە تا خۆت دەی فشارەکەی خۆت دەی ئەم واقعە ئەگۆڕیت گۆڕانکاری بەمانای ئەوەی کە وەزعی خۆت ئەبەی بەرەو پێش یانەوە تا بێ مل بنەی بە و ڕێگەی هاتوون هاتەوە وڵاتە جێبێڵی تۆ هەتاوەکوکەی لە نێرگە لە خانەکان و لە سەرجادە و لە ماڵە و لە فەیسبوک و لە مەسنجەر و نازانم چی بە پێدەنگی خەباتی ژێربەژێرەکەی وەرەم خەباتە بە ئاستێکیکەوە و لە ئاستێکی گەورەیە ئیرادەی خۆ بخەکار بۆ ئەوەی کە بێگومان لە هەموو شوێنێک دەسەڵات نایە دەستی تۆ بگرێ بتخاتە سەر کاریان داد بمەزرێنێ ئیلا بێ خۆت فشارکەی ئەگەر ئەمە ناکەی لە هەندێک شوێن هەیە بەخوا بەمنونیش دەبن ئیشیان بۆ بکەی بۆ دەسەڵات یا بۆ وڵاتەکەت لە شوێنێکە داد بمەزرێنەوە هەلی باسی جیانی سێکەین باسی ئەم منتیقەی خۆمانەکەین لە زۆربەی ناوچەکەیش هەروایە بۆ نمونە لە خواروی عێراق یان لە ئێران ئەمانش هەر پێکە بەڵام لەوانە گەنج سەیری گەنجی عێراقکە چیەکە بۆ دامەزرانن بۆ داوای مافەکانی خۆی ئێمە ناڵین با وڵات بکەین بە گۆمی خوێن ئێمە دەڵێن با هەمومان دەنگێکی یەکگرت و یەک ئاراستە پێک بێنین بۆ ئەوی گۆڕانکاری لە مواقعە بکەین ئەتر گۆڕانکاریەکە ڕەنگە چاکسازیەکی واقعی و چاکسازیەکی ڕیشەیی بێت ڕەنگە بە تەواوی لە داهاتوو داگەر بەم شێوە بمێنێتەوە گۆڕانکاری بێ لەم دەسەڵاتێ زۆر باشە کاکۆژین دوجار پەیامتان بۆ ئەنجومەنی وەزیرانەوە بۆ خەڵکە دەرچۆدانە مەزراوەکە کە لە ماڵەوە دانیشتن و تا ئێستا نقیان لێوە نادێت نایێت چه پەیامێکتان هەیە بۆیان وڵا پەیاممان جارێ بۆ گەنجانە ئێمە پەیامەکە با بۆ خۆمان بێ پێش ئەو بۆ دەسەڵات داوا لە ئەو خوێنکارانە ئەکەم کە ئێستا خەریکی خوێندنن چونکە مەسیریان دڵنیا بن وەکو ئێمەوا بێت ئەگەر دەستباری ئێمە نەدەن لەم حاڵەتەیە و داوا لە کەسوکاری خوێنکانیان تەلە بە قوتابیەکانیان برنە ماڵەوەیان بۆچی ئەو هەموو مەسروفیان کرد لەم دەرچوانە کە خوێندنیان پێتەواوکردن بۆچی ئێستا چێنە فشاریان لێکەن بۆی بەشداری گردبوونەوەکان نەکەن ئەبێ خۆشیان لەگەڵیانە بەشداری گردبوونەوەکان بکەن چونکە ئەمە مافی ڕۆڵەکانی ئەوانە پەیامیشم بۆ دەسەڵات ئێمە تا حدێک ئەتوانین بەم شێوەیە بەردەوام بین چونکە ئەگەر ئیسفادەینە هەر شتێ ئیسفادەینە بوو قابلی گۆڕانکاری هەشتێک بۆیە ڕێگەکانی ئێمەش وەکڵێ لە دووبارەیەکەمەوە لە ناخی هەر مرۆڤێکدا تووڕێیەکی نووسوو هەیە ئەم تووڕێیە ڕۆژێ لە ڕۆژان
ئەتر ئەگەر ئەمڕۆ بێ ساڵێکی کە بێ دڵنیا بە تەقێتەوە زەرەری مەندی یەکەم هەموو ئەم وڵاتە و دەسەڵاتە بێت. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک کۆژین جەمال نوێنەری دەرچووە دانەمەزراوەکانی هەرێم سپاس بۆی کە لە تەوەریەکەمی پەیامی ڕۆژەگەڵمانەوەیت. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بن. تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەهۆی نالەباری کەش و هەوا و بارینی بەفر پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی و چەند قەزا و ناحەیەکی دەوروبەری دەوامی ئەمڕۆی قوتابخانەکانیان کردا پشوو. عومەر محەممەد ساڵح بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات ڕایگەیاند لەبەر ناجێگیری کەش و هەوا ئەمڕۆ دەوام لە سەرجەم خوێندنگاکانی سنووری پەروەردەی ڕۆژهەڵات ڕادەگیرێت. ڕاشی گەیاند بۆهۆی ئەو شەپۆلە بەفر و سەرمایە ڕوو لە ناوچەکە کردووە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن سەر بە بەڕێوەبەرایەتیەکەیان پشووی فەرمیە. هاوکات بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارە زور و پێنجوێن و سەی سادق و دووکان و دەربەنی خانڕایان گەاند. پاش ڕاوێژکردن بە بەڕێوەبەری گشتی و قایمقامی قەزاکانیان بڕیاریان داوە ئەمڕۆ شەممە بکرێتە پشوو لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە سنووری بەڕێوەبەرایەتیەکانیاندا. ئەمەش لە کاتێکدایە کە شناسی هەرێم ڕایگەیاندووە بە پێی پێشبینیەکان شەپۆلێکی دیکەی بەفر و بارانبارین ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە و پلەکانی گەرما 6 بۆ 7 پلە نزم دەبێتەوە تاوەکو ڕۆژی یەکشەمە بەردەوام دەبێت. پێشتریش وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم دەسەڵاتی داوەتە بەڕێوەبەرایەتیەکان کە دەتوانن لە حاڵەتە تایبەتەکاندا دەوامی قوتابخانەکان بکەنە پشووی فەرمی. باندێکی گەورەی دزیکردن لە هەولێر دەستگیر کران کە لە 7 کەس پێک هاتوون و چەند تاوانێکی دزیکردنیان ئەنجام داوە. دلێر نەجات بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر لەو بارەیەوە ڕایگەیاند. شەوی ڕابردوو زانیاری گەیشتە پۆلیس بابوونی باندێکی گەورەی دزیکردن لە شاری هەولێر. بۆیە پۆلیس دوای لێکۆڵینەوەیەکی ورد توانی ناسنامی 7 تۆمەتبار ئاشکرا بکات و دەستگیریان بکات. باسی لەوەش کرد لە ماوەیەکی کەمدا و لە ڕێگەی کامێرەکانی چاودێریەوە ئەو ئۆتۆمبیلانەی دەستنیشان کردووە کە 3 مۆلیدەی کارەباییان پێدەزرا بوو توانرا دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیشدا
بگیرێت. ڕۆنیشی کردوێتەوە سێ تۆمەتباری سەرەکی کە هەڵسابوون بە دزینی مۆلیدەکان دەستگیر کراون و ئەو کەسەش قۆڵبەست کرا کە مۆلیدەکانی لەو تۆمەتبارانە کڕی بووە لەگەڵ دەستگیرکردنی سێ تۆمەتباری دیکە کە لە تاوانەکەدا تێوەگلابوون. کۆی گشتیەوە تۆمەتبارانەی دەستگیر کراون 7 کەسە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان پەیامێکە ڕاستی هاوڵاتیان دەکات و داوا دەکات گەشتەکانیان بۆ وڵاتی چین دوا بخەن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین بۆ 24 وڵاتی دیکەوە ڕاگەیاندنی باری لە ناکاو لەسەر تاسەری جیهاندا لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمیش پەیامێکە ڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات و ڕای دەگەێنێت لا پێناو پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داوا دەکات گەشتەکانیان بە وڵاتی چین دوا بخەن تا ئەو کاتەی ئاگادار دەکرێنەوە. دەسەڵاتدارانی چین دوێنێ هەینی لە ڕاگەیەندراوێکدا بڵاویان کردەوە. ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتووەتە 9692 کەس و تا ئێستاش 213 کەس بەو هۆیەوە گیانیان لەدەستداوە. چەندین حاڵەت لە وڵاتانی ئەمریکا و رووسیا و بەریتانیا و ئیمارات و چەند وڵاتێکی دیکەش تۆمار کراون. لە پارێزگای بەسرە ڕێگری دەکرێت لە هەر کەسێک لە وڵاتی چینەوە لە ڕێگەی فڕۆکەخانەکەیانەوە بێتەوە ناو عێراق. بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەسرە لە ڕاگەیەندراوێکدا ئاگاداری سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی کردوێتەوە کە ڕێگەنادەن هیچ هاوڵاتیەکی چینی یاخود کەسێکی دیکە لە چینەوە هاتبێتە ناو عێراقەوە لە ڕێگەی فڕۆکەخانەکەیەوانەوە. بە گوێرەی میدیای عێراقیەکانیش دەسەڵاتدارانی فڕۆکەخانە مەدەنیەکانی سەرتاسەری وڵات نووسراوی فەرمیان داوەتەوە کۆمپانیایانەی لەگەڵیاندا کار دەکەن ئاگاداریە گۆشتیارانە بن کە لە چین و وڵاتانی دیکەوە دێنە ناو وڵاتی عێراقەوە و دڵنیا بنەوە لەوەی تیمی تەندروستی تایبەتیان لەگەڵدا دەبێت بۆ ئەنجامدانی پشکنینی پێویست. ئەمە لە کاتێکدای عادل عەبدولمەهدی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری عێراق ڕایگەیاندووە تەواوی ڕێکارەکان گیراونەتە بەرسەبارەت بە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و لیژنەیەکی باڵا و دەستەبەرکردنی بابەتی لۆجستی و هێنانەوەی عێراقیەکان لە چین پێکێنراوە. ئەمریکا زانیاری جیاواز لەسەر بریندارانی هێرشا موشکەکەی ئێران بۆ سەر بنکە سەربازی عین ئەسەد بڵاو دەکاتەوە. لە تازەترین زانیاریشدا دەڵێت ژمارەی سەربازە بریندارەکانیان 64 سەربازن. 64 سەربازی ویلایەتە یەکگرتووەکان زەبری تون بەرمێشکیان کەوتووە. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی بەرگری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئاماژە بەوە کراوە 64 سەربازی ویلایەتە یەکگرتووەکان لە میانەی هێرشەکەی مانگی ڕابردووی ئێران بۆ سەر بنکەی سەربازی عین ئەسەد لە پارێزگای ئەمباردا زەبری تند بەرمێشکیان کەوتووە. ڕوونیشی کردوێتەوە 39 لەو سەربازانە لە یەکە سەربازیەکانیاندا لە عێراق ماونەتەوە و لە کاتێکدا بریندارەکانی دیکە ڕەوانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کراونەتەوە بە مەبەستی زیاتری پشکنین و چارەسەری تەندروستی. ئەمریکا بەنیازە سیستەمی بەرگری موشکی پاتریۆت لە عێراق جێگیر بکات. مارک ئیسپێر وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنفرانسێکدا ڕایگەیاند واشنتۆن گفتوگۆ و دانوستانی لەگەڵ حکوومەتی عێراق دەست پێ کردووە بە مەبەستی جێگیرکردنی سیستەمی موشکی پاتریۆت لە وڵاتە. ئاماژەی بۆش کردووە ئامانجی دانانی سیستەمی موشکی بۆ بەرگریکردنە لە بنکە و بارەکەکانی هێزەکانی ئەمریکا لە هێرشی لایەنە دەرەکیەکاندا. وەزیری بەرگری ئەمریکا باسی لەوەش کرد لە ڕووی لۆجستیەوە هەنگاوەکانیان دەست پێ کردووە بۆەوەی سیستەمی پاتریۆت جێگیر بکەن. هەوڵبڕیارەی ئەمریکا لە عێراق لە دوای هێرشە موشکیەکەی ئێران دێت بۆ سەر بنکەی سەربازی عین ئەسەد و ئەو هێرشانەی دیکە کە شەوانە لە شوێنە نادیارەکانەوە کاتیۆشا ڕاستەی باڵیۆزخانەکەیان دەکرێت. بەهۆی بوونی گرفتێکی چەند ساڵای نێوان چەند ڕێکخراوێک و تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە کۆتاییدا 550 میلیۆن دلار وەک قەرەبوو لە فەیسبوک وەردەگیرێت. بە پێ و داوایانەی پێش 5 ساڵ لەمەوبەر لە سەر فەیسبوک تۆمار کراوە کە ناسینەوەی ڕوخساری بەکارهێنەران بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەریان بەکارهێناوە و لە ئێستادا کۆمپانیاکە بڕیاری قەرەبووی 550 میلیۆن دلاری داوە. پاشمانەوەی کەیسی دادگاییکردنەکە بۆ ماوەیەکی زۆر کۆمپانیای فەیسبوک بڕیاری داوە خۆیان کۆتایی بێبهێن و کێشەکەیان بەدانی بڕەپارەکە بە حکوومەت و ڕێکخراوەکان چارەسەر بکەن. ئەمە لە کاتێکدایە بەتەنیا لە مانگی کۆتایی لە چەند مانگی کۆتایی ساڵی 2019دا کۆمپانیای فەیسبوک بڕی 7.3 میلیارد دلاری پەیدا کردووە. پێشتریش لەلایەن کۆنگرێسی ئەمریکا بەڕێوەبەری تۆڕەکە لێپێچینەوەی لێکراوە و گفتوگۆیان لەسەر بەکارهێنانی زانیاری بەکارهێنەرانیان کردووە. بینەرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژمان پێشکەش کردن. دەگەڕێمەوە لای هاوکارم کاکبێز.
چۆن نرخی زێڕ و درا و نەوت و باقی پێگەینە ئابوووریەکانی دیکە دیاری دەکرێن ئەمە پرسیارێکە کە ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی پەیامی ڕۆژ و لە تەوەری دووەمماندا وەڵامەکە بۆیە وەردەگرین کە زۆر جار بەشێکی زۆر لە مرۆڤەکان کاتێکە بینەری نرخی درا و زێڕ و نەوت و تەواوی کانزایان بەونە کەرەستەکانی دیکە دەبن پێیان خۆشە بزان ئەم نرخە کێ دیاری دەکا و چۆن دیاری دەکرێت و لەسەر چ پێوەرێک دیاری دەکرێت و بۆچی ڕۆژانە گۆڕانکاری لە ڕۆژێکەوە بۆ ڕۆژێکی دیکە گۆڕانکاری بەسەردادێ. بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان میوانی تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرس و بابەتن. ئەحمەد زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوون. چۆن نرخی زێڕ و نەوت و درا و باقی کەرەستەکانی دیکە دیاری دەکرێت؟ بەناوی خوای بەخشندەی مێرەبان، سپاس بۆیەوە، سپاس بۆ بینەرانتان. لە ڕاستیە ئەو کاڵاو کەلوپەلانەی کە لە بۆرساتی جیهانیە مامەڵەی پێوەگرێت لە ئێستادا نەوت و وەکو یەکێک لەو مادە ئەساسیانە کاربۆهیدراتیانێکەوە پێویستێکی زۆری هەیە لەلایەن کۆمەڵگەی بەشەریەوە. ڕۆژانە ئێمە پێویستمان لە سەرتاسەری جیهانە بە نزیکەی 88 ملیۆن بەرمیل نەوت هەیە. ئەم 88 ملیۆنە لەلایەن کۆمەڵی وڵاتانەوە دابین نەکرێت. بۆ نمونە لە ساڵ 36 ئۆپێک دابین یەکا کە بریتین لەو وڵاتانەوی کەندا و هەندێک وڵاتی دیکە. بۆیە بێ لێرەوە شۆڕبینەوە تاوەکو بزانین جگەل لە نەوت چی ترمان هەیە. لەگەڵ نەوت تا کۆمەڵک کانزامان هەیە کە بەرابەرەکرێن بە نەوت و نەوت کاریگەری سەر سیارەکەی لە ڕاستیە ئەمریکیەکان دایانێن. ئابووری ئەمریکا بە حکمەوەی لە ساڵ 40 ئابووری جیهان پێگەێنێ و هەژمۆنی هەیە بەسەر تەواوی ئابووری جیهانە لە ڕێگەی گەنجێنەکانی خۆیەوە کە گەنجێنەکانی ئەمریکا بەشی 90 ڕۆژ نەوت خەز نەکەن. ئەوە توانێت لە ڕێگەی ئەم گەنجینانەوە نرخی نەوت کاتێک پێویستی بەوە بوو گەنجێنەکانی خاڵی بوون و ئێوێ پڕیکە بە شێوەیەک لە شێوەکان نرخی نەوت دابەزێنێ کە پڕی کرد اینجا وازێنێ لەو بابەتە بۆی دۆخی ئاسایی خۆی وەرگرێت. بەکرینی ئەمریکا نرخی نەوت هەڵکشان و داکشانەکە لە بەرەوەی کاتێک کە ئەیکڕێ بەرزە بێتەوە یان نزم دەبێت. کاتێک کە ئەوێ بیکڕێن نزمە بێتەوە کە کڕی ئیمجارەکانێ ئەو کاتە بەرزە بێتەوە ئەو پێویستی پێنامێن. ینی لەگەڵ پێداویستی ئەمریکا نەوت ئاڵوگۆڕەکە لە هەندێک حاڵەت. بۆچی ئەمریکا سەتاچەنی نەوت لە بەرەوەی ئەمریکا ڕۆژانە 20 ملیۆن بەرمیل نەوت بەکارهێنێ خۆی بەتەنها بەس بەکارهێنێ یا دەیکڕێت تقریبان 20 ملیۆن بەکارهێنێ 10 ملیۆنە کڕێ. جاران لەو 20 ملیۆنە 15 ملیۆن 18 ملیۆنی کڕی تاوەکو خۆی نەیەتوانی. بیدایەت ئەمریکا 5 ملیۆن بەرمیل نەوتی دەرەهێنا. دوایی وردە نەوتی سەخەری هاتە ناو قەزێکەوە لە ڕێگەی تەکنۆلۆژیا و توانیان نەوتی سەخەریش بەکاربێنن. لە ئێستادا نزیکەی 10 ملیۆن تا زیاتر بەرمیل نەوت دەکڕێت ڕۆژانە لە بەرەوەی پێویستی بەو بڕە هەیە. بۆیە مستەهلیکێکی گەورەی نەوتە مەسەن یەکەم وڵاتە بۆ بەکارهێنان. ئەوە معلومیش بێت لە بەڕێستان و لای بینەرانیش کە لە ساڵ 68 نەوت بۆ وقودی سیارە بەکارهێنرێ بۆ بنزینی سیارە بەکارهێنێ. یعنی ئەگەر ئەو بابەتەی کە باسەکرێت لە ساڵ 2025 زۆربەی زۆری کۆمپانیاکەن مەسئلەی نەوت مەسئلەی بنزین واز لێ دێن. یعنی سیارەیەک بەرهەمێن کە بەکاربایش بکە. بۆیە بەردەوامی نرخی نەوت بەو شێوەیە ئەو گرنگی خۆی نامێنێ. بۆیە لە ئێستاوە معلومی جەنابتانە بۆ نمونە لە شاری سلێمانی ئەسە سیارەی کارەبا هاتووە ئەوەی من ملاحەزەم کردبێ. بەڵام لە ساڵی 2025 زۆرێک لە کۆمپانیاکان ئیتر وازێن لە سیارە. زۆر باشەوە ئەحمەد دوو جۆر نەوتمانەیە برند و ئۆپێکمانەیە. ئەمانە چینم جۆرە؟ کۆمەڵن نەوتمان هەیە ئەوانە مقیاسی دەولین مەسەڵەن برندمان هەیە خامی عەرەبیمان هەیە تەکساسمان هەیە. ئەم نەوتانە اعتماد دەکاتە سەر ئەو چڕیەی IPM-ەکەی پێوترێ. IPM-ی نەوت یعنی بریتە لەو پێکهاتانەی لە ناو نەوتا هەیە. اینجا بێژگەل لەم نەوتانەی کەوا معیاری دەولین نەوتی خەفیفمان هەیە نەوتی سەقیلمان هەیە. نەوتی خەفی بریتە لەوەی ڕێژەی گۆگردی کەمە. نەوتی سەقیل بریتە لەوەی ڕێژەی گۆگردی زۆرە. تا ڕێژەی گۆگرتیان زۆرتر بێ پێوترێ نەوتێکی سەقیل و نرخەکەی کەمترە چکە پاڵاوتنی قورسترە و کولفەی زۆرترێوێ. بۆ نمونە لە هەرێمی کوردستان
هەندێک کێڵگەمان هەیە ئەیPMەگە ئەگاتە 42 کە خۆی 27 ستاندەرێکی دەولیەکە لەو حاڵەتانایتر ئەو نەوتێکی مەرغوبە ینی نەوتمان هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەو معیارەی کە پێوترە ئەیPMەکە ئەیPMەکەی ئەگاتە نزیکەی 41 تا 42 کە ئەمە باشترین نەوتە لە منطقە. زۆر باشە زۆر جار کە لە ڕابردوودا بەتایبەت داعش هەبوو دیاوە نرخی نەوت بەرز بووەوە یا نزم دەبووەوە یا کاتێکە باز لە ئاڵۆزیەکانی تونگەی هەرمۆز دەکرێت لە خەلیجا لە کەنداوی عەرەب و فارسا دیارە یەکسەر نرخی نەوت گۆڕانکاری بەسەرا دەکرێت ئەمە چه پێوەستێکە بۆ دەکا کە ئەمریکا بیکڕێیانەی کڕێت ئەوە پەیوەندی بەو ڕێژەوە هەیە کە باسم کرد لە بیدایەتەوە 88 ملیۆن بەرمیلمان پێویستە ئەگەر ئەو بڕێ کە لە کەنداوی خلیجەوە دەرەچێ بە با بڵێن باخیرە یەک خەلل دروست بێ بۆ ئەو بابەتە کە چەند ملیۆنی لێوە کەمترەکە بە 1 ملیۆن بەرمیل نەوت نرخی نەوت گۆڕانکاری بەسەرادێت. بۆیە دائیمەن ئەوانەی ئەو دەوڵەتانەی کەوا سەودا و ئەو کۆمپانیانەی بە تایبەتی کۆمپانیا عیملاقەکانی عالەم کە پێیان وتری ئەخەواتی خەمسە یا پێنج خوشکەکە ئەمانە تەحەکومەکەن لەسەر سعری نەوت لەکوێوە بزانن خەلەلێک دروست بۆ ئەگەڕێن بۆ ئەو وڵاتانەی دیکەی کە بە تەنگەی هورمزان ناڕۆن بۆیە لەوێەوە قەرە بوەکرێتەوە بۆ نمونە ئەو کاتە لە لیبیا و لەو شوێنانەی کە نەوتیان هەیە مەسەن نەوتی ئیتحادی سۆڤێتی یا ئەو نەوتەی کەوا لە دەرەوەی خلیجی عەرەبی با بڵێن سعودیەکان ئەتوانن لە دەرەوەی خلیجی عەرەبی نەوت تەسلیم بکەن پەرەدەن بەوەی بەوە قەرەبوو بکرێت و ئەگینا یەک حاڵەت دروست بێت یەک حاڵەتی نائارامی بۆ نمونە بەفرێک ببارێ بەفرێکی بە شێوەیەکەوا بتوانێ لە مستەلاحی ئەوانەی کە لە مەجای نەوتایشەکەن پێوترێت باد وێدەر یعنی ئەگەر جەو تەواو نەبێ بەو جەو تەواو نەبوونە نرخی نەوتە گۆڕێ. ئەمریکا دێت بۆ حاڵەتی ئەوەی نرخی نەوت بۆ ئەوەی ئەوەتان بۆ ڕوونکەمەوە یا بۆ بینەرانی ڕوونکەنەوە کە چۆن نرخی نەوت زیاد و کەم پێیەکە ئەمریکا تەبان ئەمە لە بیدایەتەوە لە سەرەتای دەرهێنانی نەوتەوە فرۆشتنی نەوتەوە لەگەڵ مقارنە کراوە لەگەڵ ئاڵتونە. حتا ئەو مؤتەمەرەی کە لە ساڵی 44 کراوە مؤتەمەری برتین رۆدس کە ئەمریکا لە نظامێکی نەقدی تازەیان داناوە بڕیارە دەن کە قەنەعەت بە هەموو دەوڵەتانەکە کە دۆلاری ئەو بکەن بە معیار. تەمەن نەوتیش لە دنیا بە دۆلارە فرۆشێ زۆربەی زۆری نەوت لە دنیا بە دۆلارە فرۆشێ کەواتە عملەیەک تەحدید کراوە ئەم عملەیە نەوتی پێ ئاڵوگۆڕەکرێ بە کڕین و فرۆشتن. ئەم عملەیە لە ساڵی 44 هەموو 20 دۆلارێک دوای کە کرا بە 35 دۆلار هەموو 35 دۆلارێک مقابلی ئۆنسەیەک ئاڵتون بووە. ئەمریکا بڕیارەدا بە وڵاتانە ئەڵێ بە هین بکڕن دۆلاری من بەکاربێنن هەر کامتان دۆلارتان هەبوو لە بری هەر 35 دۆلارێک ئۆنسەیەک ئاڵتونتان دەمێت لەبەرەوەی دوای جەنگی جیهانی دووهەم دوای جەنگی جیهانی یەکەم و لەو بینە ئەمریکا گەورەترین کوتلەی ئاڵتونی لا کۆبوویەوە بۆیە ئاڵتون بە دۆلار اینجا دۆلاریش نەوتی پێکرێ بۆیە ئەم سێشتە پەیوەندیەکی ڕاستەوخۆیان لە ئێستادا سەیری مسقالێک ئاڵتون بکە لەگەڵ بەرمیلێک نەوت لەگەڵ سعری دۆلارە هەمیشە ڕەبتێکی متەبادل هەیە لە بینیانە. ئەمریکا بۆی کە نەوت بکڕێ بە نرخێکی هەرزان دێت پارە گرانەکە مەسەن قیمەی دۆلارەکەی گرانەکەوی چۆن سعری فایدە بەرزەکات بەرامبەر بەچی دۆلارەکە گرانەکە بەرامبەر بە سعری فایدە مەسەن ئەو سوەی کە ئیدا بۆی خەڵک دۆلار نەکڕن ناچار دۆلارەکە بن بە شتێکی تر سعری فایدە بەرزەکاتەوە لە ئەمریکا کە سعری فایدەی بەرز کردو نرخی نەوت دابەزێ کە نرخی نەوت دابەزێ اینجا ئەمریکا خەزاناتی خۆی پڕەکە کە بەشی 90 ڕۆژی ئەمریکاکە ئەمجا کە ئەوە پڕ بوو سعری فایدە هەفتانە لە بانکی فیدراڵی ئەمریکی سعری فایدە ئاڵوگۆڕی پێکرێ تەبەن بە پۆینتات ئەو بابەتەی نەکرێ بۆیە کە سعری فایدەی دابەزانەوە دیسان نرخی نەوت بەرزە بێتەوە ئەمە لعبەیەکە کە یەکێک لەو شارەزایانەی بواری نەوت حەمزە جەواهیری نووسیوێتی ئەڵێ نرخی نەوت لە دنیا ئەمریکا دیارەکە کەواتە ئێستا ئاڵتون نرخی نەوت دیارەکەیان بەرزبوونەوەی نرخی نەوت بەرزبوونەوەی کۆمەڵی عوامل هەیە کۆمەڵی عوامل یەکێک لەوانە ئاڵتونە دوو وەزعی سیاسیە سێ کەش و هەوایە چوار بەکارهێنەرانە کاک جەلال زۆر جار نرخی فائیدەی بانقی نرخی نەوت نرخی ئاڵتون بە یەک تەوقەی
دوو بەرپرسی وڵاتان گۆڕانکاری بەسەرادێ بۆ نمونە کاتێک کەوا ئەمریکا لەگەڵ وڵاتێکە پەیوەندیەکێ مەسەن دەرکەوتنی ڕئیسی ئەمریکی لەگەڵ سەرۆکی سین بە یەک تەوقەیان ئەسوم و سەنەدات گۆڕانکاری بەسەرادێت اینجا ئەسوم و سەنەدات ڕەبتیان هەیە چکەمانە هەمووی لە بۆرسا مامەڵایان لەگەڵاکرێ هەموو ئەم کاڵانە کاڵای ناو بۆرسن بۆیە ئەزانن کە ئەمریکا لەگەڵ سینا اتفاقکە ئیلا اتفاقێکی بازرگانیە بۆیە لەوانەیە کاڵا و کەلوپەلی سین اینجا لە ئەمریکا بفرۆشیە بە پێچەوانەوە هی ئەمریکا لە سینا بۆ نمونە دایمەن کێشەیەک هەیە لە بینی ئەو وڵاتانەی کەوا مامەڵە بە دۆلاری ئەمریکی وەکەن دۆلاری ئەمریکی خۆی لە خۆیە دوو مەرحەلەی بەسەر هاتووە مەرحەلەیە کەمیان لە 44 بووە هەموو دنیای قەناعەت پێ کردووە کە دۆلار بەکاربێنن تا ساڵی 71 لە 71 کاتێک بانکی مرکزی فەڕەنسی دۆلاری زۆری کۆ کردوتەوە داوا لە نیکسۆنەکەن ئەڵێن دۆلارەکانمان بۆ بگۆڕە بە ئاڵتون بە پێوەی اتفاقی لە 44 کردوتانە کردومانە تەوانەمەی لە 65 داوالەکەن بۆ چونکە لە 55 ئەمریکا چێتە ناو حربی ڤێتنامی دۆلارێکی زۆر تەبعەکەن دۆلارەکە فەڕەنسیەکان ئەزانن کە ئەم دۆلارە و قیمەی نەماوە جۆرێک لە خەڵەتاندن ئەوروپای خەڵەتانەوە کە هەموو 35 دۆلارێک کاتە ئۆنسەیەک زەهەب لە ئۆنسەیەک ئاڵتون لە ساڵی 65 بانکی مرکزی فەڕەنسی دەوا لە ئەمریکا کاتەوە ئەڵێ دۆلاری زۆرمان کەڵەکە بووە ئاڵتونمان بنێ لە بریە جوابیان نادەنەوە هەتا هەفتاوێک لە هەفتاوێک لە بریەوەی فعلەن ئاڵتونیان بۆ بگێڕنەوە نیکسۆن ئیعلانی ئەوەی کرد کە ئەوان هیچ دۆلارێک وەرناگرن لە مقابلی ئاڵتون کە ئەوە پێوترێ سەدمەی نیکسۆن شۆک بە ئینگلیزیەکەی لەو کاتا ئیتر دۆلار ئینهیاری کاملەکە کە ئینهیاری کاملەکە لە 73 جەنگی عەرەب ئیسرائیل دروستە بێ وەزیری خارجیەی ئەمریکی سەردانێکی خلیجەکە بە تایبەتی لە عەرەبستانی سعودی ئەڵێ ئێوە بڕیار بدەن نەوت بە دۆلار بفرۆشن ئێمە هەموو دامێکی سیاسی و عسکەریتانەکەین بەرامبەر بە بەوەی کە نەوت بە دۆلار بفرۆشن بۆی دۆلار کاتێک سعرەکەی هاتوۆتە خوارەوە قیمەی شیرایەکەی لە دەستداوە دیسان بگەڕێتەوە شوێنی خۆی فعلەن سعودیە لەبەرەوەی لە منەظەمەی ئۆپێکە هەموو وڵاتان قەناعەت پێکا کە نەوت بە دۆلار فرۆشن عێراق بە دۆلاری فرۆشی کویت بە دۆلار هەموو دووەلی خلیجی کە لە ساسی و شەشی نەوتی جیهان بەرهەمەیەنن هەمویان دۆلار دیسان هەمان باڵانس وەرەگرێتەوە یعنی دۆلار دوو مەرحەلەی هەبووە بۆیە ئێستا لە عالەمان نرخی دۆلار بەرز و نزمی دۆلار یا قۆی شیرایی دۆلار نەوت دیارێکە بۆ نمونە عملەیەکی 100 دۆلاری ئەمریکی 4 سنتی تێچێ بۆ ئەمریکا تەبعەکەی بەم 100 دۆلارە لە هەندێ مەرحەلا 3 بەرمیل نەوتی پێکڕیوە لە هەندێ مەرحەلا 2 بەرمیل نەوتی پێکڕیوە لە کاتێکە بەرمیلێک 2 سنتەکەوێت چونکە تاکە عملە لە جیهانە کە غیتائی نییە دۆلاری ئەمریکیە ساڵانە 1 تریلیۆن دۆلار تەبعەکرێ لەبەرەوەی هەموو عالم پێویستی بەم عملەیە بۆ خەزنکردن بۆ کڕینی نەوت بۆ ئیلتیزاماتی دەولی بۆیە هەمووان پێویستیان بە دۆلار هەیە و ئەمریکایش اقتصادەکەی بەم شێوەیە بەقوت بۆ دوو قەزێ هەیە قەزیەی اقتصادی هەیە لەگەڵ قەزی عسکەری باسی چاپی دراو دەکەی بۆچی زۆربەی چاپە دراوەکان لە سویسرا چاپ دەکرێن ئەو قسەیە دقیق نییە کە لە سویسرا چاپەکرێت بۆچی هەمووی لە وڵاتەکانی خۆیان چاپ ناکرێت معامل هەیە ئەبێ ئەم وەرەقە قابل بەوە نەبێت تەزویر بکرێ ئینجام ئەو معاملانەی کە زۆر پێشکەوتون ئێستا دیناری عراقی 50,000 کە تەبع کراوە 6 تریلیۆن دینار تەبعی ئەم 50,000 لە ئێستادا عێراق نزیکەی 80 تریلیۆن دۆلار 80 تریلیۆن دینار لەم تەبعی هەیە ئەو 50,000 چەندی تێچووە ئەم 50,000 6 سنتی تێچووە مەتابع عێراقی ناتوان ئەمە تەبعکان چونکە کۆمەڵێک فەنیاتی تایە و قالب دروستکردنێکی تایە کە بە هەموو معمەلێک ناکرێت مەسن ئەم 50,000 دوو معمەلی بریتانی و ئەڵمانی دروستیان کردو ئەم 50,000 کۆمەڵە تەفاوزی زۆریان کردو تا گەشتون 6 میلیۆن دۆلاری تێچووە ئەو تەبعە ئێستا زۆرجار باز لەوەکرێت کە بۆ ئەم سفرانە لا نابرێ
ئەخر بڕیارێک هەبوو لە ساڵی 2012 بەدواوە سفری سەر دیناری عێراق لابرێت چکە کاتی خۆی ئەم سفردانانە لە سەردەمی برێمەرا کراوە ئەوش بە هەدفێکی با بڵین اقتصادی کراوە کە خەڵک تووشی وەهمی نەقدی بکات. چۆن تووشی وەهمی نەقدیە بین؟ ئێمە جاران کە ئەمانوت پارەمان پێیە ئەگەر بمان تا 100 دینارمان پێیە زۆر ینی جۆرێک لە خۆت بەوەزانی کە سەرمایەکی باش پێ ئەگەر بیان 1000 دینار زۆر ئێستا 1000 دینار کە باسی 1000 دینارەکەی مناڵ جبسی پێکرێ یا مناڵ مەسەن قەناعەت ناکە بە 250 و 500 ئەوانە وەهمی نەقدیان دروست کرد بۆ هاوڵاتی عێراقی بۆ ئەوەی لە باخەڵەتی مەسەن بڵێ 500,000 پێ ئەم وەهدمە نەقدیە چی لە ئینسانەکە بیر لەوە کاتۆ زۆر ئیستیهلاک بکە زۆر شت بکڕێ لەبەرەوەی ئەو معاناتەی یەکەم لە حاڵەتێکی نەفسی دراسی نەفسێتی عراقیان کردبوو جۆرێک حەزی لە تەباهیە بۆ ئەوەی زۆرترین شت بکڕێ دوو بۆ ئەوەی ئەو معاناتەی کە لەوە پێشەیە لە بیری بچێتەوە سێ بۆ ئەوەی زۆرترین کاڵاو کەلوپەل هاوردە بکات تاوەکو دەوڵەتان ئیسفادە لە ئەو بابەتە بکەن بۆیە محاولەیە کرا کە ئەم وەهمی نەقدیە لە کۆڵ عێراقیەکان بکرێتەوە اقتصادیەکانی عێراق بیریان لەوە کردو تەرحێوایان کرد کە سفرەکانی سەر دینار لا ببرێ بەڵام کاتێک بیرەکەنەوە ئەمە پارەیەکی زەبەلا هەیە بۆ چاپکردنی پارەی نوێ دوو عێراق لەو مەکانەیان نییە کە بتوانێ ئێستا غیتای ئەو پارەیە بکە زۆر پاش گەز بوونەوە بابێن ئێستا نرخی دراوەکان جاری وا هەیە بۆ نمونە 120 دلار دێتە 121 دیناری عراقی 20 دیناری عراقی 22 دینار یا دلار بۆ لیرەی تورکی بۆ ریالی سعودی زۆر جار لەن جێگیرە ئەمە ریالی سعودی بۆ جێگیرە چمەن بۆچی وا دەکات چۆن ئەمریکا ئەم یاریە دەکات ارتباطی عملە هەیە هەر وڵاتێک دراوی ئەو وڵاتە ڕەبتی هەیە بە یەکێک لە دراوەکانەوە یا بە یەکێک لە دراوەکانەوە یا بە سەلەیەک کۆمەڵێ دراوە بۆ نمونە عێراق ارتباطی عملەی بە دۆلارەوە هەیە سعودیە ارتباطی عملەی بە دۆلارەوە هەیە کۆیت ارتباطی عملەی بە سەلە من العملاتە یعنی کۆمەڵێک دراوە هەیە بانکی مرکزی هەر وڵاتێک دێت عملەکەی خۆی ئەخەمڵێنێ بە ئەوەندە دۆلار یا بە ئەوەندە فرەنک یا بە ئەوەندە جونێ یا بە ئەوەندە مارک ینی بە پێی ئەو عملەیە لەبەرەوەی دۆلار زۆرترین سیولەی هەیە لە عالەمە زۆربەی زۆریان ارتباطی عملەکەیان دراوەکەی خۆیانەکەن بە دۆلارەوە دەستبردن بۆ ئەم بابەتە گەورەترین کێشە دروستەکە عێراق لە فترەی پێشوە لە پێش لە دوای 1970 بیریان لەوە کردووە کە مادەم نیزاعیان هەیە لەگەڵ ئەمریکا بیریان لەوە کردووە کە دۆلاری دینار و علاقەی دینار و دۆلار کۆتای پێبێن ئەوە بوو ئەو وەزع گەورەی لێ دروست بوو کۆتایی بە لادانی ڕژێمی سەدام حوسێن کرا بۆیە ئێستا کەم دەوڵەت جەراعەتی ئەوە کە بڵێ بە کۆتایی بێنین بە ڕەبتی دۆلار ئێران هیچ ڕاستەخۆیەکی هەیە دراوەکەی بە دۆلارەوە پەیوەندیەکی ڕاستەوخۆ ئێران تا ئێستاش علاقەی سەداقەی هەیە لەگەڵ بانکی مرکزی ئەمریکی بانکی مرکزی ئێرانی و علاقەی سەداقە هەیە لەگەڵ بانکی مرکزی ئەمریکی چەند مانگێک لەمە پێش ئێران سکاڵایەکی تۆمار کرد لەسەر ئەمریکا لەسەر بانکی فیدراڵی ئەمریکا کە مخالفەی ئەو علاقە سەداقە کراوە سێ منظمە هەیە لە جیهانە کاک جەلال لە مؤتەمەری بریتن وودز تقریبا مەبادئ هەرچەند لە هەفتاویەکە هەڵوەشاوەتەوە بریتن وودز بەڵام سێ منظمەی عالەمی هەیە اقتصادی عالم لە ڕێگەی ئەم سێ منظمە یەکیان علاقەی بە نەقدۆ هەیە یەکیان علاقەی بە مالۆ هەیە یەکیان علاقەی بە تیجارەوە هەیە بانکی دەولی لەگەڵ صندوقی نەقدی دەولی لەگەڵ منظمەی تیجاری عالەمی ئەمریکا لە ڕێگەی مەسەن یەک لەسەر سێی مەصروفاتی ئەم منظمە عیملاقانە ئەمریکا سەرفیەکە بۆیە هەژمونی تەواوی هەیە بەسەریا هەرچی نەقدی دنیا هەیە لە ڕێگەی منظمەی صندوقی نەقدی دەولیەوە قەرزەدا بە وڵاتان شروط هەیە مەسەن هەر کەس بڕواتە ژێر ویسای صندوقی نەقدی دەولی کۆمەڵێک مەرجی هەیە لەسەری لەگەڵ کۆمەڵە مەرجەکە کۆمەڵی ئۆفەریە داتێ بۆیە کاتێک کە دراوەکەی ڕەبتەکە بە دۆلاری ئەمریکیوە لە ڕێگەی صندوقی نەقدی دەولیەوەی ئێران هەیەتی ئەم ڕەبتە ئێران نا ئێران بانکی مرکزی ئێرانی ڕەبتی نەماوە ئێستا ڕۆژانە بۆ نمونە بانکی ناوەندی بەغدا یا عێراق دۆلارە خاتە باز ئێران هەیەتی نا ئێران ئەو بابەتەی نییە بەڵام دیسان ئێرانیش هەر تەعاملەکە بۆ ئەوەی تمەنەکەی بووە $3 خاتە بازار بچی ئەم دۆلار پێیاکە ئەو دۆلارە جاران لە فرۆشتنی نەوتۆ بوو
ئێستا لە فرۆشتنی کاڵا و کەلوپەلی دیکەوە هەرچەنە یەکێک لەو حاڵەتە خەتەرانەی کە هەیە کە ئەمریکا منعیەوەی کردو دۆلار بۆ ئێران بڕوا بە مباشر لە ڕێگەی بانکی مرکزیوە بانکی مرکزی ئێرانی و بانکی ڕیزاڵ بانک چونکە لە دنیا دۆلار لە نۆ بانکی مرکزی هەموو وڵاتان سەر بە حکوومەتەکەیە سەر بە دەوڵەتەکەیە استقلالێتێکی هەیە و یەک بانکی مرکزیە لە ئەمریکاوان نییە بانکی مرکزی سەر بە دەوڵەت نییە جۆرێک لە استقلالەتی هەیە و زیاتر لە فەرعیکیشە هەرموو فەرعەکانیش دۆلار چاپەکەن بەڵام بە ئیتفاقات کە ئەوە مەشهورە عایلەی ڕۆشفیلد دانیشتنم عایلەیە ئەو عایلە کە لە جەزیرەیەکن جەزیرەکەم وابزانم هەر جەزیرەکە ناوی یا عایلەکە ناویان ڕۆشفیلدە عایلەی ڕۆشفیلدە ئەمانە هینی دۆلارەکەن مصدری یەکەمی دۆلار لە عالەمە ئەمانە زۆر باشە ئەجا باسی ئەوەمان لەبیر نەچێ هەموو وڵاتێک جۆرێک لە سیاسەتی هەیە بۆ ئاڵوگۆڕی دۆلار پێوتێ سعری سەرفی سابت یعنی حکوومەت لە ڕێگەی بانکە مرکزیەکەوە ئەڵێ هەر دۆلارێک بەوەنە عملەی خۆی بۆ نمونە ئێمە لە بانکی مرکزی عراقیە 1982 دینار مقابل بە دۆلارێک 8 دینار عمولەیە خەنە سەر ئەبێتە 1990 دینار بانکی مرکزی لە ڕێگەی مەزادی عملەوە ئەیفرۆشێ بە کۆمەڵی بانک و کۆمەڵە شەریکاتی حەواڵە ئەم کۆمەڵە بانک و شەریکاتی حەواڵە دێن نەیخەن تەوان بانکی مرکزی تەعامل لەگەڵ بنووکەکە لەگەڵ شەریکاتی حەواڵە بنووکی تیجاری بانکە بازرگانیەکان لەگەڵ شەریکاتی حەواڵە دێن تەعامل لەگەڵ هاوڵاتیانەکەن بە سعرێکی سابت ئێستا لە عێراقا هەمیشە دۆلار بەرامبەر بە دینار 1990 دینار سعرێکی ترمانەیە هەندێک وڵاتان ئەمە بۆ عێراق واکە لەبەرەوەی عێراق تاکە سەرچاوەی نەوتە و تاکە سەرچاوەی دۆلار هەر حکوومەتە ئەگەر سەرچاوەی دیکەی هەبێ مەسادری تری هەبێ دۆلاری لێ دەستکەوێ ئەو وەختە پەنابا بۆ سعری مەرین یعنی سعرێک دانێن ئەگەر پێویست بە دۆلار بوو زیاد دەخەنە بازار ئەگەر زۆر لە بازار بوو سەحبیەکەنەوە بۆیە بە شێوەیەک لە شێوەکان ئەیڵن استقراری نەقدی دروست بێت چونکە بانکی مرکزی هەدەف لە بانکی مرکزی چیە بریتە لە استقراری نەقد لەگەڵ استقراری اقتصاد سعرێکی ترمان هەیە معوەمە مثلا لە لوبنان بەپێی عەرز و طەلەب قەت بانکی مرکزی تەدەخل ناکات لەوەی سعر بۆ دۆلار دانێ بۆ چونکە دەوڵەتی لوبنانی زۆرتر اعتیماداتی لەسەر سیاحەیە ئەو دۆلارانە کە دێن خەڵک کڕین و فرۆشتنی پێوەکە ڕۆژ هەیە زۆر بەرزە ڕۆژ هەیە زۆر نزمە عێراق تا ئێستا بە سعری سەرفی سابت دۆلار مامەڵە لەگەڵ زۆر باشە مامۆستا دەرفەتمان کەمەوە بچینە سەر نرخی زێر لە بازاڕەکاندا بە تایبەتی چەند جۆر زێڕمان هەیە خەلیجمان هەیە نازانم ئێرانیمان هەیە عێراقی هەموو زێڕەکانی چۆن هینە بەپێی پێکهاتەی ناو زێڕەکە چەندێک مسی تایە چەندێک مەسەن مادەی تیتانیۆمی تایە چەندێک خۆی خالصە بەپێی عیارەکەی خۆی چەندێک خالصە بەپێی ئەوە اینجا بەپێی بەکارهێنانی هاوڵاتیانەکەی بێجگە لەوەی کە قاڵبە بەکارهێنانی وڵاتی مەسەن کاتێک باسی زێڕی خلیجیەکەی مرونەی ئاڵتونەکە جیاوازە لە مرونەی ئاڵتونی ئێرانی مرونەی ئاڵتونی خلیجی جیاوازە لە مرونەی ئاڵتونی ئەوروپی مەسەن زێر لە خلیجا بۆچی بەکارێنێ زیاتر بۆ خشل بەکارێنێ بۆ ئافرەتان بەڵام لە ئەوروپا زیاتر بۆ معامل بەکارێنێ ئەو ڕقایقانەی لەناو کۆمپیوتەر و با بڵێن مۆبایلات و ئانا هەیە زیاتر بۆوانە ئەگینا ئافرەتی ئەوروپی هەرگیز بیر لەوە ناکاتەوە کە خشل و ئەو شتانە بەکاربێنێ مەسەن ئافرەتێکی پاکستانیە بینی تا ئێرەی بازنە هەرگیز ئافرەتێکی ئەمریکیتان بینیوە شەشتاک بازنی لە دەسابێ ئێمە مەرجیان شەشتاکی ئێمە ئەوە لە کوردستان شەشتاکێ ئەگینا لە پاکستان 18 و 24 ئەوانەش هەیە کەواتە عیارەکەی 24 و 18 بەپێی پاڵفتەیی ئەو ئاڵتونەیە نرخەکە چۆن دیاریەکرێ ئیلا خواستی خەڵکە زۆرجار لە هەندێک قەیرانە دەبین نرخ بەرز دەبێتەوە هەموو قەزیەکان بریتە لە دوو قەزیە مەیلی حەدی ئیستیهلاک مەیلی حەدی ئیدخار ئەو خەڵکە ئایا حەزی لەوەیە پاشەکەوت بکە یاخود سەرف بکە کۆمەڵگەیەک هەیە کە پارەیان دەسەکەوێ زیاترەی دەن بە ئاڵتون یاخود ئاڵتون وەکو خەزن هەڵەگرێ لە وڵاتە علاقەی بەوە هەیە چەند ڕووەکەنە ئاڵتون بەڵام لە بازارەکانی جیهانە بۆ احتیاتیە مەسەلەن وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران لە فترەی چەند ساڵێک لەمە و پێشە
ئاڵتونێکی زۆر بەرەو ئێرانە ڕۆی تەبەن بە دوو شێوە ئاڵتون ئەگوێزرێتەوە بە شێوەی قاچاق ئەگوێزرێتەوە و بە شێوەی ڕسمیش ئەگوێزرێتەوە چۆن لە بانک حواڵەکەی ئاوا ئاڵتونیش حواڵەکرێت قاڵبەکەی حواڵەکرێت ئەو قاڵبە ڕوا لە وڵاتە ئیتر شیەکرێتەوە بۆ پێکێنەرەکانی ئێران ئاڵتونێکی زۆری لاخەزن بوو کاتێک کە ئاڵتونە لاخەزنە بێ وەکو عملەی سەعبە لاخەزن بوو بێوایە زۆر جار باز لەوە دەکەن فلان وڵاتی هێندە تەن ئاڵتونی خەزم کراوی هەیە ئەمە لە بانکی مرکزیە ئەو احتیاطە نەقدی کە هەیە عێراق ئێستا 106 تەن ئاڵتونی هەیە 106 تەن ئاڵتون 106 هەیە ئێستا نازانم بۆ ئێران بەڵام بە حکمەوەی من متابعی احتیاطاتی نەقدی عراقیەکەم کە بریتە لە 87 ملیار دلار تقریبا نزیکەی 6 ملیار دلاری ئاڵتونە ئەم ئاڵتونە کڕین و فرۆشتنی پێوەکە سەبائیکە سکەیە ئەم سکانە ئەخاتە بازار و جاری وا هەیە ئەمەسن لە فترەیەکە کازانەی هەرزانە ئیسtismarەکە بانکی مرکزی ئاڵتونێکی زۆرەکڕێ ئەی کاتە سکە کە کردیە سکە اینجا ئەیفرۆشە بە هاوڵاتیان ئەگەر ئاڵتونەکەی بە هەرزان کڕی بۆ ئەیفرۆشێتە هاوڵاتیان بەگرانی یاخود بە پێچەوانەوە زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی کۆمەڵی سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوون بەڵێ خۆشەویستان تەوەری سێمی بەرنامەکەمان باسە گەرموگوڕەکان یا پرسە گەرموگوڕەکانی نێو سۆشیال میدیای کە ئێمە هەفتانە ئەڵلقەیەکی بەرنامەکەمان تەوەرێکی بەرنامەکەمان بۆ پرسە دیاری دەکەین بە تایبەتە و بابەتە گەرموگوڕانی کە لە نێو سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانە جێی سەرنج و قسە و باسی هاوڵاتیان بەردەوەی بچین لای تەوەرەکەمان هاوکارمان کاڵێ کامەران راپۆرتێکی لەبارەی هەمان تەوەرەوە بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەری بین. کەمڕۆژ هەیە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بابەتی لاوەکی و کۆمەڵاتی یاخود ئاینی و سیاسیدانە پۆشێت و زۆر جاریش تەلەڤیزیۆنەکان گەورەتری دەکەن و دەیکەنە مژاری گەرمی ڕۆژیان و بینەری پێوە سەرقاڵ دەکەن. فەیسبوک یاخود میدیای خەڵک هیچ جۆرە سانسۆر و پێوەرێکی بۆ نووسین و دەربڕینی ڕای تاکەکان تێدا نیە و بۆیە زۆرترین کات فەوزای فەیسبوک و کۆمەڵگە و تەنانەت میدیاکان بەگشتی دەکات بە دوو بەشەوە. گەنجکە زۆرترین بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانە دوو جۆر ڕای جیاوازیان لەسەر هەڵاکانی ناو فەیسبوکەیە. بەشێکیان بڕوایان وایە فەیسبوک سەرچاوێکی باش و گرنگە بۆ وەرگرتنی زانیاری و بە تایبەتی توێژینەوەکان بەڵام هەڵا و بابەتە لاوەکیەکان فەیسبوکیان داپۆشیوە. تۆڕی کۆمەڵایەتی بەکارهێنی؟ بێگومان لەم ڕۆژگارە هەمووی بەکارهێنن. چەند کاریگەریان لەسەر تۆ؟ وەڵی کاریگەری بە هەموو شتێک کاریگەری باش و خراپێکەوەتە سەر خۆت چ لایەنێک کاریگەریەکە لەسەر دەبێت کاریگەری باشەکان هەڵ بەین زیاتر بێت. ئەم بابەتانە چەند ڕۆژێکە هەندێک بابەتە تۆڕی کۆمەڵایەتی ئەتەنێت زۆر قسەی لەسەرەکرێ زۆر کەس پۆستی لەسەرەکە قسە لەسەر بڵاو بێتەوە پێ دوای ئەمانە کاریگەری دروستەکەن؟ بێگومان هەموو شتە لە شوێنی خۆی کاریگەری دروست ئەکات. جا لەم ڕۆژگارە شاوای لاتەوە هەر شتێکی بچووک بێت ڕاستەخۆ لە هەموو فەیسبوک داگیرەکات و هەر یەکە لایەن خۆیان ڕای خۆی لەسەراڵن بەداخەوە هەنێک کەس ڕای خراپی لەسەران هەر کەسی ڕای باشی لەسەراڵە. کاریگەری باشەکانی زیاتریان خراپەکان؟ بێگومان کاریگەری خراپەکانی کاتێکی زۆر لە خوێنکار دەگرێت بە تایبەتی خوێنکارانی زانکۆ ترەمانە هەمووی کاریگەری خراپن لەسەر خوێنکاردا. باش ئەم بابەتانی کە تۆڕی کۆمەڵایەتی ئەتەنن زۆر جار ئەبێتە باس تا چەند لایەنی ئیجابی و سلبیەکانی تا چەند کاریگەری دروستەکە لەسەر کۆمەڵگە میلەتێکی دواکەوتین لە زۆربەی بابەتەکاندا وە کۆمەلگایەکی بچووکین کاتێک بابەتێک دەبێت هەمومان هێرش دەکەینە سەرەوە بابەتە و ئەو بابەتانەی کە زۆر گرنگترن لەو بابەتە لاوەکیانە دەکەینە بابەتی زەق و بابەتی دیاری کۆمەلگاکەمان. تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنی؟ وەڵا تا چەند کاریگەری لەسەر تۆ هەیە؟ وەڵاهی بووەتە بەشێک لە ژیان ینی ئێستا لە زانکۆیت گەر تۆڕی کۆمەڵایەتی بەکارنێنیت ینی ناتوانانی بەشەی کاری ڕۆژانەوە بەسەربەری بۆ نمونە ئاگاداربوون لە دەوام و لە ئیمتیحانات و لە کۆمەڵای شتی تر. بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ دەستپێکردنی مشتومڕەکانی فەیسبوک لەسەر بابەتە جیاوازیەکان ئیدی بێ هیچ جۆرە ڕەچاوکردنێکی ئاین و کولتوری و کۆمەڵایەتی و تەنانەت خزمایەتی و زۆرجاری شاوڕێتی زۆرترین قسە و قسەڵۆک دەبێتە کۆمنتی توندی نێوان تاکەکان. ئەمە شوای کردووە بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڕوایان وابێت کە مشتومڕەکان بوونەتە هۆی تێکچوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و تێکدانی لایەنە ئیجابیەکانی میدیای خەڵک. تۆڕی کۆمەڵایەتی بەکارهێنن؟ بەڵێ تەبعاً بەکارهێنم. تا چەند کاریگەری لەسەر تۆ؟ وەڵای کاریگەریەکی زۆری لەسەر هەموو تاکەکانەیە بە تایبەتی وەکو من وەکو شەخص وەکو گەنج کاریگەری سلبی ئیجابی زۆر زۆرە
بۆم حاڵەتی کوردستانیش کە دەبینین گەنجەکانمان بەعام هەمی کەوتونەتە ژێر کاریگەریەکی تەواوی سۆشیال میدیاوە کە گەنجەکانمان چاوبەست کراون بە هاواڵە ناڕاستەکان بووتە بابەتێک بۆ تێکچوونی دەرونی گەنجەکان بەعامی خۆشم یەکەکەم لەوانە کە تەنانەت گەشومەتە ئەو قەنەعاتەی شتێک لە سۆشیال میدیا ببینم تا دووسێ جار لەی دڵنیا نەبمەوانێ وەری ناگرم ئەگە سوور بزانم شتەکەش حەقیانەتە. دەچەند کاریگەری لەسەر تۆ هەیە وەکوتە هەڵبەت وەکو کاریگەری ئەگەر بینە سەر سۆشیال میدیا کە ئەمڕۆ تاک بە تاکیم کۆمەلگایەمە کە سۆشیال میدیا بەڕاستی باڵی کێشاوە بەسەریا وتوانێتی کاریگەری سلبی و ئیجابیشی هەبێت لەسەر هەر تاکێکم کۆمەلگا ئەمیش لە کوێوە سەرچاوەگرێت لەبەرەوەی کە ئایا توانیویانە سۆشیال میدیا بە شێوەیەکی دروست بەکاری بێنن و سیستەمێکی پەروەردەی دروستە بووە بۆ بەکارهێنانی سۆشیال میدیا ئەگەر بەم چەشنە بوو بێ ئەوە لایەنی سلبی و ئیجابی خۆی هەبووە لە سۆشیال میدیا وروژێنرێت ئەوە بەتانی کە قسەی زۆر لەسەرەکرێت چەند ڕۆژێک سۆشیال میدیا ئەتەنێت ئەمانە تا چەند کاریگەر لەسەر تاک وڵات تا ڕادەیەکی زۆر چکە بەڕاستی ئێستا زۆربەی گەنجەکانمان چ کوڕ بێت ئەنی وا بەکاری هێنن بە پێویستی بەکاری نانم بەڵکو لە ڕادەیەکی زیاتر ڕۆشتۆتە دەرەوە تا ڕادەیەکی باشیش بڵم چۆن ئەنی لە کارپی زیاتری وڵا خراپترە تۆڕکە وڵاتی بەکارهێنی نەخێر خۆم مەلایانی خۆمە بەکاری نایەنم بەڵام ئامۆژگاری بۆ قوتابیانی زانکۆ هەیە یعنی کەسی وایە بەلایانی ئیجابی بەکارێنێ بەلایانی سلبی بەکارێنێ بەڵام هەچ کەس و کەسەکە خۆی کەوتۆ کەسی وایە باشی بەکارێنێ کەسی وایە بە خراپی بەکارێنێ. بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگەی کوردیدا فەیسبوک زیاتر بۆ ئاڵوگۆڕی هەواڵ و زانیاری بەکاردێت و کەمتر وەکو ئامرازێک بۆ بابەتە زانستی و تەرفیهەکان سوودی لێوەردەگیرێت. دابشکاری سیاسی و ئاینی و ناوچەی وای کردووە زۆرترین بابەتە سیاسی و ئاینەکانیش بێتە مقۆمکۆی ناوتۆڕە کۆمەڵایەتەکان و بەشێکی کەمی هاوڵاتیانیش پێیان وایە مقۆمکۆی ناوتۆڕە کۆمەڵایەتەکان دەستی سیاسیەکانی لە پشتەوەی و تەنها بۆ سەرقاڵکردنی گەنج و خەڵکە بەگشتی. کاڵە کامەران تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. ئێمە لە سەرەتای ڕۆژێکی نوێ لە هەفتەیەکی نوێدا پرسە گەرم و گوڕەکانی هەفتەی ڕابردوو تاوتوێ دەکەین بە تایبەتەوانی کە لە سۆشیال میدیادا قسە و باسی زۆریان لەبارەو کراوە. هەفتەی ڕابردوو دوو بابەت یا دوو پرس زۆرجێی مشت و مڕ و قسە لەسەرکردن بوون یەکێکیان جیهانی و یەکێکیشیان تەنها کوردستانی بوو. دادگاییکردنی مەلامە سەر خوراسانی لەلایەن دادگای هەولێر و کاردانەوەکانی خەڵک و قسە دژبەیەکەکانی هاوڵاتیان و لایەنگران و دژەکانی مەلامە سەر لەلایەک هەروەها بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە تەواوی جیهان و وە قسەی ئێمە بەتایبەت بەشێ لە گەنجان یان زانایانی ئاینی و موسڵمانان لەسەر ڤایرۆسەکە بەوەی کەوە پێیان وایە ئەمە کاردانەوەیەک یان تۆڵەکردنەوەیەکی خواییە بەرامبەر بە بەشێ لە مرۆڤەکان کە ئەمە سەرنجام ئێمە ئەمڕۆ بە میوانداری پسپۆڕێکی بواری ڕاگەیاندن و مامۆستایەکی زانکۆ تاوتوێ ئەم پرسە گرنگە دەکەین بەتابەت ئەو دوو بابەتی کە ئاماژەم پێکرد بەڕێز مامۆستا کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ میوانی تەوەری سێم و کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ. مامۆستا زۆر بەخێر و سوپاس بە پێی مێژوو دادگاییکردنەکەی مەلامە سەر خوراسانی لە سەرەتای هەفتەی ڕابردووەکە بخەن ئەوەڵەوە کۆرۆناکە بخینەوەڵەوە باسی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا گەرمە زۆر گەرمترە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. سەرنجی جەنابتان وەکو مامۆستایەکی ڕاگەیاندن لەسەر تەواوی ئەو بابەت و پۆستانی کە لەسەر ڤایرۆسەکە کراوە چییە چه سەرنجێکتان؟ دیارە بابەتەکە وەکو ئاماژتان پێکرد بابەتێکی جیهانیە. ئەم بابەتە جیهانیانە کە ئیعلام ئیشی لەسەرەکە وەکو تەنگیژەیەک وەکو قەیرانێک ڕوبەڕوویە بێتەوە. کاتێک کە ئیعلامیەتە ناو باسکردنی قەیرانێکەوە بەسەر سێ قۆناغا دابەشەوێ پێشەوەی مە بڵین تۆڕە کۆمەڵایەتەکان و فەوزای کوردی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە چۆنە. سێ قۆناغی هەیە. ئەو قۆناغی کە ئێستا ئەمەیتیان قۆناغی پێش قەیرانەکەیە. چونکە تا ئێستا قەیرانەکە لەناو ئێمەیە وجودی نییە پێش قەیرانەکەیە ئەبێمە مامەڵەی چۆن لەگەڵ ئەمە بکەین بەتایبەت میدیا ڕاگەیاندن. لە ڕووی زانستیەوە ڕاگەیاندن ئەبێت لە پێش قەیراندا ڕاگەیانێکی وشیارانە بێ بەبێ دروستکردنی ترس. یعنی مقاومە بە خەڵک پیشان با کە ئازان بەرامبەر ئەم حەدەسێ بێن و چۆن ڕوبەڕوویە بنەوە. ئەجا ڕاگەیاندنێک بە وشیاری تەنها بۆ خەڵک نا وشیاری
یان ڕێنمایی یان پێشنیاز خستنە بەردەم ئەو دەسەڵاتدارانی کە پێویستە پێش قەیرانەکە چۆن ڕوبەڕووی ئەم قەیرانە بنەوە. ئەمە وەکو گشتی ئەعلام کە مامەڵە لەگەڵ قەیرانێک کە پێشەوەی ڕوویدا بێ. بەڵام تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو بازاڕی کە دروستی کردووە لە ناو خەڵکە ئەو گەورەکردنەی کە دروستی کردووە ئەو پێناسە هەڵانەی کە بۆی ئەکرێ بازارێکی وا دروست بووە کە خەڵکی باوەڕیان نەک باوەڕیان ینی ترسێکیان لە بەرامبەر دروست بووە لە بەرامبەر وشیارە فەرمیەکان و وشیاریە نافەرمیەکان هەواڵە فەرمیەکان و هەواڵە نافەرمیەکان بە جۆرێکی کە تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو چۆن دەڵێن دۆسیەکە تێکەدا بابەتەکەی لای جەماوەرەکە تێکداوە کە نازانێت چۆن مامەڵەی لەگەڵا بکە. جا وەرین پۆلێنیکەین ئەم خیتابانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەیانەکرێتەوە بەسەر چەند خیتابا دابەش بوون. لە ئەوەڵەوە کاتێکە لە چین ئەم بابەتە سەرەڵەدا کۆمەڵێک هەواڵ لە کۆمەڵێک پەیج و ئەکاونتی فەیکەوە دروست بوون کە پەتاکە گەیشتە عێراق گەیشتە هەرێمی کوردستان. ینی هەوڵێکە بوو کە هەواڵێک بگەێنێکە قەیرانەکە تێکەوتین هاتینە نێو قەیرانەکەەوە. ئەمانە کۆمەڵێک بابەت بوو ئیشیان لەسەر ئەوە کرد کە لە ئەعلامە پێڵەن اقتصادی تەوەجۆ ینی ئەیانوی سەرنجی خەڵک کۆ بکەنەوە. لە تۆڕە کۆمەڵایەتەکانە سەرنج چۆن نەزانی کۆ بێتەوە پێوەرەکان چین بە زمانە سادەکە ئەیانوت لای کۆکەنەوە بینەر کۆکەنەوە شێر کۆکەنەوە سەرنج کۆکەنەوە لای خەڵکی بۆچی سبەینێ هەر ئەم ئەکاونتەکە ئەم بابەتەی کردووە بەم هەموو سەرنجەکە لای کۆبووەتەوە بەو هەموو بەشداروی کە بۆی دروست بووە ئۆتۆماتیکی یان زۆر بە فەوری ناوەکەی خۆیە گۆڕێ بەڵام سەرنجەکانی لا ئەمێنێتەوە تیجارەتێکەکە لەوەچە بۆ ڕکلام بەکاری بێنێ. لە بەرامبەر ئەمەیە ترسێکی گەورەش دروستەکە لای خەڵک ینی ئەوەندەی کە کەسێکی میدیایی وەکو بەڕێستان نەزانن کە ئەمانە ئەکاونتێکی فەیکن خەڵکێک یە چیەکە مامەڵەیەکی ڕسمی لەگەڵاکە بۆ لەبەرەوەی ناوێکی ڕسمی لێناوە یەت ناوی میدیایەکی ڕسمی لە ئەکاونتەکەێنێ ناوی کەسایەتێکی فەرمی لێنێ لە هەمان کاتا فەیکە ئەمە خاوەنی ئەسڵی بابەتەکە نیە و کۆمەڵە سەرنج کۆکاتەوە دوایی ئەکرێ بیفرۆشێ ئەکرێ بۆ ڕکلام بەکاری بێنێ بەهۆی ئەو پێوەرانەی کە بوو لە سەرنجی میدیایە هەن. دوای ئەوە قۆناغێکی تری بڕی ئەمە چونکە بابەتێکی ترسناکە ئەم بابەتە ترسناکانە مامەڵی واتەواتی لەگەڵا ناکرێ چونکە ئەمە تەنها ترس نییە بۆ جەماوەرێک بۆ جەماوەرێکی دیاریکراوە بۆ جەماوەری عامە تۆ ناتوانانی بێ لە ڕێی واتەواتەوە ئەمە بکەیت چونکە کاتێککە دەستێکی بە واتەوات دروستکردن لەسەر ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتیانە لاهینی فەرمی بە خێراییەت ئەنی بابەتێک نییە فەرامۆشی بکە چونکە ترسەکە لە خودی واقعەکە کە تێکەوی کاریگەری کەمتر نییە کە لای خەڵک تۆم ترسە دروستکەی هێندەی ڤایرۆسەکە کاریگەری هەیە ئەگەر تۆ ترسێکی بەرفراوان دروستکەی لە خەڵک نەتوانێت بچێتە بازار بگەڕێت چی بکایە کۆمەڵە ڕێکاری تر یەکسەر لایەنی فەرمی داغڵی بابەتەکە بن داخلی تۆڕە کۆمەڵایەتیانە بن یانە ناو باسەکەەوە. لە ڕاستیە ئەوەی کە لە سەرەتاوە دەستی پێکرد و هاتنی لایەنی فەرمی باڵانسێکی وەرگرتەوە بەرامبەر بەوەی کە ترس لە ناو خەڵکە کەم بکاتەوە. جیلێکی تر هات کۆمەڵە پەیامی تر هاو بەبێ زانیاری بە قسەی لەسەر بابەتەکە کرد. ئەم ئەگەر خۆتان تابەتان کردوێ ئەمەتان زۆر بینیوە کۆمەڵێک پەیامی زۆر لە دوایەوەی کە لایەنی فەرمیەتە ناو ئەو واتەواتانە ئەسڕێتەوە چونکە ئەمە بابەتی واتەوات نییە کۆمەڵێک بابەتی زانیاری نادروست بڵاو بنەوە لەسەر بابەتەکە لە ڕووی تاریخیەوە وێنەی بڵاوکردنەوەی وێنەی کۆن بڵاوکردنەوەی زانیاری بێ بنەما کۆمەڵێک بناوکردنەوە لەسەر بنەمای ئایدۆلۆژی کە ئەمە هینێکی تر بوو کە هاتن بابەتەکەیان کرد بە بابەتێکی ئایدۆلۆژی کە خۆی بابەتێکی تەندروستیە بەشێکی بابەتی سیاسی بابەتی سیاسی بابەتی جەنگی دەرونی هەموو ئەمانەیان بوون بە ئەمانە مەودایەکی فراوانی لە تۆڕە کۆمەڵایەتیانە لە قۆناغی سێما وەرگرت و ئێستش بە گەرم و گوڕی هەیە. بەڵام خۆشبەختانە لەم بابەتەیە ئێستا کۆمەڵی خەڵکی شارەزا دکتۆری بەڕێز و کەسانی پسپۆڕی شارەزا دکتۆرە بەڕێزانەش لە دوای ناوەندە فەرمیەکانەوە دێن قسەیەک دەکەن جارێکی دیکە خەڵ دەخەنەوە ناو دووڕێیان لە دوای ناوەندە فەرمیەکان وتم ئەو پەیامە نازانیاریانە نازانستیانە بڵاو بوونەوە کە وەکو تەوژم وەکو لێشاو هاتن و بە ئێستەشەوە هەن دوایەوە ئێستا بەم کۆتایانە کۆمەڵێک دکتۆر چونکە ئەزانن بابەتەکە بابەتێک نییە تۆ بەو شێوە سادەیە مامەڵی لەگەڵا بکەی بابەتێکی شخصی نییە دادگایی کرابێ یا شتێکرابێ عامە کۆمەڵێک پسپۆڕی بابەتەکە و کۆمەڵێک دکتۆری بەڕێزاتن لەسەر بنەمایەکی زانستی ترسی بابەتەکە ڕێنەوە و هوشیاری شەدەن بە خەڵک. تۆ سێری تازەترین پەیامەکانی دکتۆر دلاوەر کە تازەترین پەیامەکانی دکتۆر محەممەد سوبحان کە ئەمانە هاتن چیان کرد ئەسڵی بابەتەکەیان نیشاندا و ترسیشە ینی ئەم ترسی کە لە ناو خەڵکا دروست بووە بەهۆی تۆڕ خۆی خودی بابەتەکە ترسێکی تایە بەڵام ترسێکی شێ بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیانەوە بچین سەر بابەتەکەی تر ئەگەر سیر بکەین سەرنجی هەمان دکتۆرە پسپۆڕەکان
لەگەڵ ئەو هەنگاوانەی کە حکوومەتی هەرێم دەینێ بۆ ئەم بابەتە زۆر جیاوازن چکە پیانۆی حکوومەتی هەرێم کەم تەرخەمە لە هەمان کاتیشدا هۆکار چییە کە دەبێت لە سۆشیال میدیا باسی نەخۆشیەکی مەترسیداری وەکو کۆرۆنا بکرێ ئەگەر لە کاتێکە لە وڵاتەکانی دیکە هەمویان ناوەندێکی تایبەت بە پێدانی زانیاری و ڕێنمایی لەسەر کۆرۆنا دروست کراوە بۆی کە زانیاری بدەنە هاوڵاتیان سەیریکە ئێستا لە هەرێمی کوردستان ئەم ناوەندە نییە و ناشتوانن بۆ نمونە بە فەرمی و زۆر بە خێرایی ڕێگەکان داخن چونکە بابەتێکی تیجاریە چین ئەگەر وڵاتی سێم نەبێ وڵاتی چوارەمە کە هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵاکە بۆ کڕینی کاڵاکانی لەبەرەوە ئەوەی کە لایەنە فەرمیەکان باسییانە کرد تا دوێنێش ئەوە بوو کە لە فڕۆکەخانەکانە تیمی پزیشکی تایبەتدانراوە و ئەمەش لە تۆڕە کۆمەڵاتیانە زۆر باسییانە کرد بە بەیانی فەرمی و خەڵکیش قسەی لەسەرە کرد دوجار ئێستا لایەنە کۆمەڵاتیەکان لە پەیامی تازانەکە لە تۆڕە کۆمەڵەکانە دوای دکتۆرە شارەزاکان دوای شارەزانی بوارەکان هاتن چیان کرد ئەنەوێ ڕێ لە چی بگرن ڕێ لە گەشت بۆ چین بگرن و ئەم پەیامەشت بە تازەی بڵاو بوویەوە ئەم شەو دوێنێ ئەمانە دوای پەیامی دکتۆرە شارەزا و دکتۆرەکان هەو کە پەیامێکە هەموو شاردەرە هەم بە دەوڵەت هەڵێ تۆ بێ ئەمە بکەی بە هاوڵاتی شەڵێ ئەمە ئەسلی بابەتەکەی ئەمەن دەلێ بترسە ترسناک نییە بەس ئەمەن دەلێ بترسە بۆ منە دکتۆر محەممەد دەڵێت چارەسەرەکەی سەر لە سینە دوێنە 1970 کە سەرواتە ماڵەوە چاک بوونەتەوە ینی چارەسەرەکە دۆزراوەتە دکتۆر دلاوەرەڵێ کەسانێکن کە توانای بەرگریان هەیە تووشیشیە بن و هەستیشی پێ ناکەن و تێشسەر بابەتەکەی دیکە لە بەرەکە ڕازی دەرفەتێکمان لەماوە بابەتەکەی دیکەمان دۆسی دادگایکردنی مەلامەسەر بەگشتی خەڵک بۆتە دوو بەشەوە لەم دۆسیەدا لە سۆشیال میدیا هەمووی داگیر کرد بوو هەفتەی ڕابردوو بینیمان بەشێکی دژە مەلامەسەر بوو بەشێکی پشتیوانیکەری مەلامەسەر بوو ڕایەک باوەڕی وایە ئەمە دەستی سیاسی لە پشتە ڕایەک باوەڕی وایە نامە شەڕی ئاینیە بەشێکی شەر بینەر بووین تەبعاً بەڵام ئەمە چی لە کۆمەلگا دەکا بەڕاستی من بەداخەوم کە زۆر ئەم بابەتانە تەشە ناکرد لەناو تۆڕە کۆمەڵاتیانە بەڵام ئەبێ بزانین هەموو بابەتێک بابەتی تۆڕە کۆمەڵاتیان ئەمڕۆ هیچ شتێک نییە مامۆسایەکی ئاینی ئەگەر لەناو کۆمەلگەیەک لەناو هاوڕەکانیشە بۆ نمونە نوکتەبازی بکە سوعبەت بکە هەرە بێ بە بابەتی تۆڕە کۆمەڵاتیان چونکە ڕوات ڕێگیری لێ ناکرێ و لەسەریشی وەکو بابەتێکی فەرمی حسێبە ئەم بابەتە تەبیعەیە بابەتی شکاتی دوو هاوڵاتەیە کە یان ڕێکخراوێکە لەگەڵ هاوڵاتیەکە وەکو هەموو ئەو شکات و دادگایانەی کە لەناو کۆمەلگای ڕۆژانە بە سەدان ڕوودا و پێشاتە ئاینیەکان ئێمە ئەمە پێشینەیەکی هەیە کە لە تۆڕە کۆمەڵاتیانە زۆر بە جوانی ڕەنگایەتەوە ئەم پێشینەیە چیە دابەشکردنی مرۆڤایەتی لەسەر بنەمای ڕەگەز ئەم دابەشکردنی مرۆڤایەتی لەسەر بنەمای ڕەگەز هاتە نێو ئەم بابەتەوە هاتە نێوم بابەتەوە بۆچی سێری کە چۆن بوو بە تو تەرەفەوە لە تۆڕە وەکو نێرومێ ژن و پیاو بەڵام بۆچی زیاتر بابەت و پێشاتە ئاینیەکان یا هی کەسایەتی ئاینیەکان لە تۆڕە بۆچی زیاتر ڕەنگایەتەوە چونکە ئێستا ئەو تەرەفەی کە مێ وە لە نێر مافەکان جیاکاتەوە و بە دوو جۆرە ئینسان سریانەکە هاتووە ئێوە بڵێ کاکە دین پشتیوانی نێرە و دژی مەیە ئەم حاڵەتە وای کردووە کە زۆر بە ئاساین تەشەنە بکات چونکە خۆتەزانی لە پشتی ڕێکخراوەکان نەبوو خۆتەزانی تۆڕە کۆمەڵاتەکان ئەگەر تۆ ئەم بە ئینسانەوە دابەشکەی تۆڕە کۆمەڵاتیانش خۆیان دابەشە بن خۆیان دوو تەرەف دروستەکەن لەلایەکەوە ئەم پشتیوانیە وای کرد کە ئێستا بێن ڕێکخراوەکان کۆمەڵی ڕێکخراو هەمویان ناڵێم و کۆمەڵی کەسایەتی تری ئاینیش بێن ئەم ئینە تۆخکەنەوە کە لە ڕاستیە دین نە پشتیوانی نێرە وەکەوەی کە نێرە نە پشتیوانی مێ وەکەوەی کە مێ پشتیوانی مرۆڤایەتیە و بابەتەکانشی بابەتێکی مرۆڤایەتین قسەکردن لەسەر بابەتێکی نێرین و مێ نەجیای ناکاتێکە لە راپۆرتەکەشا بوو خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکلایی نابێتەوە ئایا ئەم ڕایە ڕاستە یا ئەو ڕایە ئەمە هەر یەکێکە لە سیفاتەکانی تۆڕە کۆمەڵایەتیان کە تۆ یەکلایی ناکاتەوە خۆی گرفتی تۆڕە کۆمەڵایەتیان لەگەڵ کۆمەلگایە ئەمەیە خەڵک لە قەلەقی هەڵێتەوە و ناتوانێت ڕێشی لێ وەربگرێەوە ڕاستیشە کە تۆ ئەمە ناتوانێت ڕێی ڕاست لە تۆڕە کۆمەڵایەتیانە وەربگریتەوە چونکە ئەوانەی قسەی لێکن ناشارەزان دابەشبوونی تایبەتی مەبەزدارە ئایدۆلۆژیە سیاسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە نمونەی دۆسیە مەلامەزەر زەرەر لە کێ دەکات لە ئێستەیە بەپێی ئەم وەزعەکە دروست بووە ئەو پشتیوانە بەهێزی کە بۆنەوە لە بەرامبەر مەلامەزەر هەیە ئەو هەڵانەی کە بۆ نمونە کەسایەتێکی بانخوازی ئاینی تەیەکەوە بەرامبەر خەڵک چونکە حساسە بانخوازی ئاینی بەرامبەر بە خەڵک هەموو لەحزەیەکی هەموو عملیەکی حساسە وا ئەکات کە خەڵک نیشانی پرسیار لەسەر کۆمەڵێک بابەتی بانخوازی ئاینی دابنێ چونکە تۆ ناکرێ حساب بۆ وشەکانت نەکەی کە دەریە بڕی ئەم وشانە تۆ حسابی بۆ ناکەی
عالمی نێوتۆڕە کۆمەڵاتەکان حسابی بۆەکە بەکارێنان هەمووی حسابی بۆەکەن و چیەکە زەقی شەکرێتەوە یعنی ئەگەر تۆ دەیان شتی باش بڵێ ئەوانەی کە پشتیوانی تەکەن ئەمانە زەقەکەنەوە بەڵام شتێکی خراپی شتوت ئەوانەی کە پشتیوان ناکەن ئەمانە زەقەکەنەوە و ئەم حاڵەتە لەم دیاردەی دادگایەتە زۆر بە زەقی دیارە و دوو خیتابی جیاوازی هەیە خیتابی نێرینە و مینە کە لە ئەسلی بنەڕەتەکەی ئەمە نییە بەڵام خۆشبەختانە خیتابێکی کزی تۆڕە کۆمەڵاتیانەیە کە ئێوە بابەتەکە ڕوون بکاتەوە و هەڵەی هەردوو لا ببینێ وەڕاستی هەردوو لاش ببین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ میوانی ئەمڕۆی بەرنامەکەمان بووی بۆ قسەکردن لە بابەت پرسە گرنگەکانی سوشیال میدیا زۆر سپاستان بەڵێ خۆشەویستان لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد کۆتاییمان بەبرگە و پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژی ژێنا کە ئەمڕۆ هەم سەرەتای هەفتەیەکی نوێ بوو هەم سەرەتای مانگێکی نوێ کە ئەمڕۆیەکی 2020 بە ئومێدیەوەی هەمیشە سەرکەوتوو بن تا بە یەکگەشتنەوەیەکی تر و لە ئاڵلقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ